دەکەی ئەوە ئێستا حازرە زۆر باشە زەڵاتێکی کووە ڕناچەکەی زۆر باشە خراپ نییە ڕناچە یەک جارە خۆبیریش نێزی میمووە سرش بۆ میمووە خۆت ببینی ئەگەر بازی نا باشە خراپ نییە ساڵتەکە کێشە دروستەکە ئەزانم ئاگادارم سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵین گەیشتینەتەوە خزمەتتان لە لایڤێکی تازە هیوادارین ئەنتەرنێت لێمان تێک نەدا وەکو جارەکەی دیکە ئینشاڵڵا وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەینەوە لە خزمەتتان نابین و حەزش دەکەم لێرەوە پیرۆزبایی لە هەموو ئەو قوتابیانە بکەم کە بەشەکانیان گۆڕانکاری بەسەرا هاتوو بە دڵی خۆیان بوو ئینشاءڵڵا خوای گەورەی یارمەتیدەری هەموو لایەک بێت هەموو لایەک سەرکەوتوو بن سەربەرز بن لە بەشەکانتان سەرکەوتوو بن بە پشتیوانی خوای گەورە تەوان بە خراپنیە بەڕێزان ناکەین کە دەستیان بە نووسینی پرسیار کرد ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین وەڵامی هەموو پرسیارەکانتان دەدەینەوە کاکە ئیبۆڵێ سڵاو ئێمەشڵێن سڵاو لە بەڕێزت ئەلەن دەڵێ مامۆستاتوانی باسی بەشی میکانیک بکەین بە شێوەیەکی گشتی بەشی میکانیک فێری ئەوەت ئەکا کە تۆ دەست بکەی بە ئیشکردن لە مەکائین واتە لەو ئامێرە گەورانە بۆ نمونە لە شەریکاتە کە مەکائینیان هەیە ئیشوکارەکەن و بەشێشی با بڵێن میکانیکیان زۆرە ئەو ئەزیزانەی بەکاری دێنن لە دروستکردنە لە ئیشپێکردنی بابەتەکانە هەر کۆمپانیایەک هەر شەریکاتێکە ئیشی خۆیەکات بۆ نمونە دروستکردنی خواردنە مەعامەلی دیکەیە دروستکردنی شتی با بڵێن پلاستیکی و یان ئەو کاغەزانەی کە ئێمە پێیاڵێن سەفەری یان هەر بابەتێک هەموو تەبعاً ئامێری خۆی هەیە ئەتوان لەوێ ئیش بکەن و زائیدەن ئەتوانن لە چاکردنەوەی ئۆتۆمبیل و مەکائینی قورسە وەکو شۆفەڵ و حەفارە و ئەو بابەتانەی ئیش بکەن یان مۆلیدات ئەو مۆلیدانەی کە لە شوێنەکانە هەیە ئەتوانن بەو شێوازانەیان لە شەریکاتی نەوت لە بەشی میکانیکێ و ئەزیزەکانیان ئیش بکەن ینی بابەتی فراوانە وەکو چۆنەڵێیت ئەو شوێنانەی کە مەکائین بەگشتی بەکاردێنن بەشی میکانیک ئەتوانێت لەو شوێنانەیە ئیش بکە ئەگەر خۆت توانایەکت هەبێ و حەزت بە ئیشەکە هەبێ بەشێکی زۆر زۆر باشە سیدات ئەی بەڵێ مامۆستا لۆ ناتانی زانکۆڵایەن پڕ نەکردبێتەوە بچێ ئەو بەشەی دەرجەکەتی وەرگرتووە واتە ئەگەر مەبەست ئەوەیە تۆ تا ئێستا زانکۆڵایەن پڕ نەکردبەوە پێشووتر ئەلبەتە ڕێگەت پێ نادا لەبەرەوەی تۆ کاتی خۆی زانکۆڵایەن پڕ نەکردوێتەوە کاتێک کۆدەکە لێدەی یەکسەر پێتەڵەیە کاتی پێشکەشکردنی فۆرم نەماوە لەبەرەوەی تۆ پێشوەتە پڕت نەکردوێتەوە زیاتر بۆ ئەو کەسانە ئەکرێتەوە کە یان ناویان نەگەڕاوەتەوە یان فۆرمەکەیان نەگەیشتۆتە شوێنی خۆی شادیان بێسەریاڵەیە بەشی پەیوەندی گشتیەکان بازاڕگەری چۆنە باشە باسی بکەیت سوپاس بەشی بازاڕگەری یان پەیوەندی گشتیەکان و بازاڕگەری یان با بڵێن بازاڕگەری نێودەوڵەتی و زمان ئەمانە هەمووی کۆمەڵە بەشی نوێن تایبەت بە بازاڕگەری بە عەرەبی تەسویقی پێ ئەوترێ چەند قسمێکی تازەن لە کوردستان و لە عێراقا با بڵێ تازە دەستیان بە ئیش کردووە ئەمانە کاریان بە بازاڕکردنە لە کۆمپانیا گەورەکانی خۆراک کۆمپانیا گەورەکانی کەلوپەل هەروەها لە سوپەرمارکێتە گەورەکانی وەکو فامیلی مۆڵ و هاوشێوەکانی با بڵێن یان مازدی مۆڵ و ئەم بابەتانەکە هەیە واتە ئیشوکاری بە بازاڕکردنەکەن چۆن وا بکەن ئەو کاڵایانەی هەیە بە شێوازێکی باشتر بازاڕی بۆ دروستکەن و زیاتر بە خەڵکی بناسن و ڕەوازی بۆ پێیا بکەن مازیار سیروانە لە مامۆستا ئەگەر بەشی یەکەمت بێت ئەکرێت سەردانی ئەوەی تر نەکەیت بەڵێ بەڕێزم هەروەکو ئێمە دوێنێکە دامان نابوو بە شێوازی نووسین هەر کتابە ڕسمەکەمان دانابوو هەر کەسێک ناوی هاتۆتەوە لە دوو بەشە
لە کام بەشیان کە دڵی خۆی ئەوێ چ بەشە کۆنەکە بێت چ بەشە نوێیەکە بێت هیچ خۆمان دووکردنی ناوێت ئەچێتە ئەو بەشەی بەدڵێتی معاملاتی خۆیەکە تەقدیمێکە لە کۆتاییە ئەڵێت کاکە من ناوم لە فلانە شوێن هاتوتەوە ئەگەر ئەزێت نیە کتابێکم بۆ بکەن نووسراوێکی فەرمیم بۆ بکەن کە من ناچمە ئەوێ هەموو کۆلێژ و پەیمانگە و زانکۆکان ئاگادار کراونەوە ئەبێ ئەو کتابە بکرێت بۆی لایەنی بەرامبەر بزانێت چەند کورسی هەیە و چی ئەمێنێ و چی پڕ بۆتەوە شادیار بێسەری دوبارە هەمان پرسیاری کردوتە کە وەڵامان داوە محمود عەبدوڕەزاق ئەڵێ ئەگەر بزانین کێنێ دەوام دەست پێ دەکات بەڕێزم دەوام عادەتەن دوای نزیکەی ئەتوانم بڵێم هەفتەی داهاتوو کە یەکلایی بۆ هەموو تەڵەبەکان تەقدیماتیان کرد و شوێنەکان سابت بوو دەست بە دابەزاندن و هەندێک بابەت ئەکرێ و ئەوانە هەمووی کەمێک خاو بۆ بەرەو کۆتایی ڕۆی عادەتەن ئەتوانم بڵێم ئەم یەکشەمەی کە دێتەوەنا لە یەکشەمی داهاتەوە کەمێک دەوام ئەچێتە سەر سکەوت احتیمالاتی دەوامێکی ناڕێکە تا چەند ڕۆژێک ئەوش هەفتەیەکی بەلایەن بە کورتەکەی دەوامی جددی لە ماوەی 2 هەفتەی داهاتوە ئینشاڵڵا دەست پێکات باشە ڕێڤینانت ئەڵێ کاک سرود چ بەشێک باشە بە 94 ئەگەر یەکێکی زانکۆڵاین دابەزین بکات ئەو کورسیە ئەدرێت بە پارالێل بەڕێزم مەسەلەی پارالێل و ئەو بابەتانە ینی حەزەکەم معلوماتان لەسەر بە هیچی تێکەڵاوی یەک ناگێت کە دیاری کراوە بۆ زانکۆڵاین بۆ زانکۆڵاینە کە پارالێلیشە بۆ پارالێلە بەڵام یەک شتێکی لێرە بۆ نمونە بەشەکەتان چۆنەڵێیت ئەگەر پارالێل بێ بتێ بیکەی بە زانکۆڵاین لە پارالێل نەمێنێت ئەبێ کۆنمرەکەت وەریگرت بێت واتە کۆنمرەی بەڕێزت ئەو قسمە شمل بکە بە دابەزاندن بۆی دابەزێنی و لە پارالێل دەرەچی ئەچیتە زانکۆڵاین واتە بەکۆی گشتی با ئێمە ئەوە بزانین وەڵا ئەمە لەبەرەوەی من پارالێلم 1-2 پۆینتم کەمە یان 1-2 پۆینتمەوێ ئەوە کورسی بەتاڵ و زانکۆڵاین ڕۆی پارالێلەکەکەم بە زانکۆڵاین ئەمە نا ئەبێ کۆنمرەکەت 100% وەریگرت بێ زانکۆڵاین بە 1 پۆینت فەرق هەبێت ناتوانیت یەکسان بێ کێشە نییە بەڵام 1 پۆینت کەمتر ناتوانین وەکو بینیمان ئێمە ئەتوانم بڵێم زۆربەی خۆپشاندانەکانی کۆنمرە بەرزەکانی وەکو 99 لەسەر 1 پۆینت بوو یعنی خۆتان باش دەزان 99 ڕێک لە تۆ ڕاگیرە 98.9 هاتە ئەسنان نەچوێت کولی تۆ یعنی 1 پۆینت لەبەرەوە ئەگەر مەبەستەکەت لەوەیە نەخێر ناتوانێت نایداتە با بڵێن پارالێل بۆی ببێ لە زانکۆڵاین گرنگەوەی دەرەجەکە شملکە ئەتوانی دابەزاندن بکەی کێشە نابێت بگورە ئەوە دوو پرسیارمان بە داوای لێبڕنەوە تێکەڵاو کردبوو ڕێڤینانت ئەڵێ چ بەشێک باشە بۆ 94 بۆ 94 شیکاری و پەرستاری هەرچی بە پارالێل وەرەگرێ بەشی زۆر زۆر باشن بایۆلۆژی پزیشکی چارەسەری سروشتی ئەوانە بەشی زۆر زۆر باشن ئەتوانن بستنە ئەو شوێنانە ئایتیەکان لە کولی علوم لە کۆلێژی با بڵێن زانکۆی پۆلیتەکنیکی ئەو لێر کۆلێژی تەکنیکی ئەندازیاری یا لە سلێمانی بامان شێوە ئایتیەکان زۆر زۆر باشن بۆ ئەو بەشانە بۆم پۆ ئەڵێت ئایا ئەگەر یەکێکی زانکۆڵاین دابەزین بکات ئەو کورسیە ئەدرێت بە پارالێل نەخێرەوە شتێکە هەر بۆ زانکۆڵاین لەوانە وەرگرتنەوەیان ئەو تەڵەبە وەرەگرێت چەند کورسی هەبێت پارالێل و زانکۆڵاین هەمویان لێک دەوامە ئەخوێنن ئەگەر تەڵەبەی نەقز بێت بە پارالێل شملیکا وەرەگرێت بە زانکۆڵاینیش وەرەگرێت شملی بکات دەرەجەکەی کێشەی نەبێ وەرەگرێت حەقی بەسەر ئەو بابەتەوە نییە گیم پلێڵە سلااو مامۆسای ماڵین سەر چاوان برا بە ڕێزەکەم سەرکەوتوو بن دیار ئەی عوسمانە لە مامۆسەجیان علوم کیمیا یان مەعهەد پەرستاری وەڵا هێگا علوم کیمیاکە با بڵێن پارالێل نەبێت بەشێکی باشە بەڵام من هەموو کاتوتومە مەعهەد فەرقێکی هەیە 2 ساڵە ئەگەیت بە ئیش و کار و کەسابەتی خۆت
ئەتوانی پارە دابێن بکەی بۆ خۆت بۆی بتوانانی درێژە بدەی بە خوێندن لە کۆلێژ واتە 2 ساڵ زووتر ئەگەی بە کوردواری خۆمانەڵە ئەگەی بە نانی خۆت واتە ئەگەی بە موچە و بە داهاتی خۆت ئەگەر نا هەرچیان بەشی زۆر زۆر باشن من بەڕاستی ناتوانم لە بینی ئەو دوانەیە کە هەرچیان زانکۆڵاینن باشترین بدەم بەڕاستی چکە هەردووچیان لە یەک ئاستان هەرچیان لە یەک ئاستی هەلیکاران علوم کیمیاش خراپ نییە بەڵام ئەوە چۆن ئەڵێ هەموو جار ئەومان و توێ ئێمە ئەڵێن دائما علوم کیمیا بایۆلۆجی پزیشکیان مایکرۆبایۆلۆجی ئەمانە هەمووی بەشێکی بچووکن ینی بەشێکی فەرعین لە شیکاری نەخۆشی بۆیە تۆزێک مەجالەکەیان کەمە بێتەوە لەبەرەوە کێشە نییە ناڵام قسمی خراپە من قەدەوەم نەوتووە بەڵام بۆ شێوازەیە کە باسمان کرد دیارەسمان دووبارە هەمان پرسیاری دووبارە کردوتەوە وەڵامماندایەوە ڕێیانە پرسێ مامۆستا مەحەدی ژمێریاری باشترە یان مەحەدی ئایتی بەبێش گومان بۆ ئەم سەردەما مەحەدی ئایتی باشترە لە ژمێریاری لاڤین دیارە با بڵێن پرسیارەکەی سڕیوەتەوە عەبدوڵڵا سەعید ئەڵێ مامۆستا فیزیای پزیشکی بەشێکی کووە وەڵڵا بەشێکی باشە چکە گومانی تیان نییە بەڵام ئەو ڕۆژە قسەیە کرا هەرچەندێ هەوڵیشمدا کە سەرچاوەیەکی باوەڕپێکرا وەربگرم کە وتیان على ئەساس سۆنار تەنها لە کولی تۆب ئەبێت محاولەم کرد کەسێک وەڵامی نەدامەوە کە ئەو قسێ تا چەند ڕاستە ئەڵەن سەربەتیش کە سۆنەرە ئێمارایە سیتیسکانە ئەو بابەتانە هەمووی لە بەشی فیزیای پزیشکی بێت بێگومان بەشێکی باشە بەڵامی تر ڕەنگە هەندێک وردەکاری هەبێ هەندێک شت هەبێ باسی ئەوە بکرێت کە لەبەرەوەی بەو وردەکاریانە نییە کێشە دروست بیانی با بڵێ قسە بکرێ بڵێن لە لە پزیشکی ئەبێت سیتیسکانیان با بڵێن سۆنار و ئەوانە بخوێنیت بۆیە دڵنیانیم بەڕاستی لەو قسەیە بەڵام شتێک لە بابەتە وروژێنراوە زۆر محاولەکە بەڵام بەڕاستی ئەسڵەکەی وەرنەگرت کاکە مەچین دۆڵەمەڕیاڵە سەلام کاک سرودی گۆڵ ئێوەن سپاستانەکەم یەخە سەرکەوتوو بن سپاس بۆ ئەو وتە جوانانەی کە بۆ ئێمە نووسن کەناڵی ئێمە بە ئێوە جوانە سپاستانەکەین پارکپەلوین ئەڵێ تکایە مامۆسا تکایە لەوانەیە زۆر جاریش بێت دووبارە بیکەمەوە بەڵام هیچ نەماوە مێشکم ئەتەقێت نازان کۆلێژی پەروەردەی ئینگلیزی هەڵبژێرم یا مەحەد پەرستاری تکایە یەکێک بڵێ لە نێوان دوو هەڵبژار ناکەم وەڵا بەڕێز دەکەم من ئەو ڕۆژە نازانم لە چاتی تایبەت لە یوتیوبە بۆم باس کردی هەردوو بەشەکە زۆر زۆر باشن بەڵام تۆ خۆت ناتوانین لە بینەکە ینی قەراری نهاییەوەی ئەگەر هەڵە نەبن لە کۆتاییە تۆ نووسی بوت کە خۆت زیاتر پەرستاری پێخۆشە لەبەرەوە ناوی خۆی لێبێنەوە بڕۆ پەرستاری ینی پێویست ناکە ئەوانە قەلق تۆ لە بینی ئەو دوو بەشەیە پێویست ناکە ئەوانە قەلق بی دوای ئەوە مەسەلەی ئینگلیزی ئەگەر خۆت جددی بیت هەوڵی بۆ بدەیت زۆر بە ئاسانی توانێت فێری ئینگلیزی بیت ئەتوانین لە ماڵەوە بە خۆت فێری ئینگلیزی بکەیت توانایەکی باشت هەبێ تەرجەمە بکەیت و هەموو شتێک بکەیت ئەو کاتە تۆ پەرستاریشت خوێندووە و تەرجەمە شەزانانی بکەیت ئینگلیزیەکەشت باشە بێ لەبەرەوە پێویست ناکە ئەوانە بە قەلق یعنی بەڕاستی بیری لێ بکەیتەوە دوای ئەوە پەروەردەی بنەڕەتە ئەمە کۆلێژی زمان نییە پەروەردەی بنەڕەت ئەبی بە مامۆستا من ئەو ڕۆژش باسم کردوتەوە یعنی من ناتوانم بڵام خراپە بەڵام لەم ڕۆژگارەیە مامۆستایی هەلیکاری کەمە پەرستاری هەلیکاری زیاترە پەرستاری شەڕی لەسەر ئێستاکە خۆتەزانی هەموو تەڵەبەیەک داوای بەشە با بڵێن پزیشکەکانەکە لەبەرەوە نازانم ینی بۆ ئەوانە خۆت قەلق کردووە بەڕاستی یەک جار نوێژێکی استیخارەی بۆ بکە و قەراری خۆت بدە و بچۆ پەرستاری و خوا گەورەی ئینشاءڵڵا ئەوە بۆتم یەکلایی کردەوە منەوە لەناوە دووەڵ بژارنەکەی وتم تەواو واز لە پەروەردەی بنەڕەت بێنە و بڕۆ پەرستاری ئینشاءڵڵا کە سەرکەوتۆبی ڕێڤینان دووبارە پرسێتەوە کاک سرود ئەگەر کەسێک معدەلی 94 بێ و زانکۆڵاین پڕ نەکاتەوە ساڵی داهاتوو پڕ بکاتەوە بە کامە ساڵ زانکۆلاینت بۆ پڕ دەکرێتەوە ئەلبەتە بە ساڵی دەرچوونەکەت بەڕێزت ئەم ساڵ دەرچوونە حسابی ئەم ساڵت لەگەڵاکرێ ئەوە شکوگومانێکی تیانە
ڕێیان خان دووبارە دیارە وەڵامەکەمان درەنگی شۆپی لێرە شۆ بە هەموو بەڕێزان ئەڵێم یەک جار پرسیارەکەتان بنووسن بۆ ئەوەی ئێمە بتوانین هەموو پرسیارەکان جواب بدەینەوە تۆزێک کاتمان پێویستە ئێمە بەڕێستا هەر کەسە لە لای خۆیەوە پرسیارەکە ئەنووسێت سریعتر ئەگاتە ئێمە هەتاکو و ڕوونکردنەوەی تەواو لەبارەی هەر پرسیارێکەوە دەین تۆزێک کاتی پێویستە بۆیە سەبرتان هەبێ وەڵامی هەموو پرسیارەکانتان ئەدەینەوە ڕێیان خان ئێمە وەڵامی پرسیارەکەی بەڕێستمان داوەتەوە و توشمانە مەعهەدی ئایەتی باشترە ئەلەند ئەڵێ مامۆستا من ڤێرتەرنەری وەرم ئەگرێ بەڵام لە فۆرمەکە نەمنووسیوە تاوان بسمە ئەم بەشە بەڵێ زۆر بە ئاسانی دابەزینی بۆ کردو کێشەیەکت نییە گرنگ ئەوەیە کۆنمرەکەت وەری بگرێ و کە بەڕێزیش نووسیتە وەرم ئەگرێ گەیاندن پارالێل یان شارستانی ڕاپەڕین وەڵاهی تەوان شارستانەکە باشترە لە گەیاندن ئەوەش گومان تێنە بە تایبەتی گەیاندنەکە پارالێلە من هەموو کاتوتمە مەسەلەی پارە تۆزێ خۆتانی لێلادن زیاتر بەرەلای زانکۆڵایم بڕۆن مەگەر قسمەکە زۆر باش بێ ئەمجا پارالێلی بۆ بکەن مادام شارستانی وەرتەگرێ بە ئەکیدی شارستانی باشترە لە با بڵێن گەیاندن چکە لە وڵاتی مێ بەڕاستی ئەو کۆمپانیانەی ئیشی گەیاندن و ئەنتەرنێت و ئەو بابەتانەکەن زۆر اعتیماد ناکەنە سەر شەهادە بەڕاستی بەداخەوە لاڤینەڵێ بەشی کۆلێژ ئامار باشترە یان مەعهەد ژمێریاری یان مەعهەد کارژێڕی کار وەڵاهی ئامار بەشێکی زۆر باشە بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە خۆی لەلایەدا تەنانەت ئیختیساسەکەی زۆر کەمە ماستەری زۆر کەمە دکتۆرای هەر ئەتوانە بڵێم دەگمەنە بەشێکی زۆر باشە بەڵام تر خەڵکی خۆی لەلایەدا هۆکارەکەی چیە من نازانم ئایا بیکاری زۆرە ئەحسا بەشێکی قورس و ئیزعاجە نازانم هۆکارەکەی بەڕاستی بە دەقیقی بە ئەکیدیش لە مەعهەد ژمێریاری و کارگەڕی ئەوانش بەشی زۆر باشن ئێستا ڕیزبەندیکردن لە بینیانە تۆزێک زەحمەتە یانێ توان بڵێم هاوشانی یەکترین دیاریەڵێ مەعهەد پەرستاری یان هەندەسەی دروستکردن وەڵاهی قوربان مەعهەد پەرستارێکە ئەوە قەناعەتی منە من هەم کاتوتمە پەرستاری 2 ساڵە و سریعترە هەندەسەکان مە شارستانی و تەلارسازی و بیناکاری ئەوانەمان تەعیناتی کەمازە چزایی ئەوەی کە هەندەسەی دروستکردن کە بەڕاستی نازانم تا ئێستا هەندەسەی دروستکردن یعنی چی ئەکەن چی ئەخوێنن بۆیە من خۆم وەکو سروود بەشی ژمێرە بگرم پەرستارەکەم پێ باشترە عەبدوڵڵا سەعید ئەڵێ مامۆستا فیزیای پزیشکی یان مەعهەد پەرستاری یان زمانی ئینگلیزی هەرسێکیان یەک لە یەک باشترن ئەکەوێتەوە سەر خۆت کامیانت پێ باشترە و هەستەکەی لە کامیان سەرکەوتووترێ بیت ڕێیان خان وەکوتمان ئەمە ئەوە وەڵامی پرسیارەکەتمان داوەتەوە ئەتکایە ئەوەنە دووبارە پرسیار مەنووسنەوە شادیار کاکە مەحموود لایکی ناردۆ سپاسێکین شادیار بێسەری ئەڵێ کەی مەرحەلەیەک دەست پێ دەکات سپاس ئێمە وتمان لە ماوەی 2 هەفتەی داهاتووە ئینشاءڵڵا دەست بەدەوامەکەن محەممەد جەبار ئەڵێ مامۆستا من لە ئەندازیاری نەوت وەرگیراوە دەتوانم دابەزانم بکەم بۆ ئەندازیاری کیمیا و ئایا زانکۆی سۆران باشترە یان زانکۆی کۆیە بۆ ئەم بەشە وەڵا بەڕێزم ئەوە ڤیدیۆکمان ئامادە کردو ئینشاءڵڵا مقەدەر نەبێ هەتا سبێنێ ئامادا بێ و دایە بەزێنین لە بەشەکان لە زانکۆڵایینا بگەڕێ کۆنمرەکە بزانە ئایا ئەو بەشە وەرێگری یان نا ئەگەر وەریگرت دابەزاندن بۆی ئاساییە زانکۆی سۆران و زانکۆی کۆیە دوو زانکۆی منافسن بەڕاستی لە ئاستی یەکەمەکانن هەموو ساڵێک لە ڕیزبەندیە لەبەر ئەوە هەردووچیان بەشی باشن بەڵام بە قەناعەتی من نەوت باشترە لە کیمیا وەکو ئەندازیاری مەبەستە چکە نەوت فراوانترە کیمیا بەشێکە لە ئەندازیاری نەوت لەبەر ئەوە حتمەن سەرچاوە یا با بڵێن بەشی دایک باشترە لە بەشەکانی خواردخۆی کە بەشی بچووکن لەو بەشە هەروەکو شیکاری زۆر جاباسەکەن ماڵین علوم کیمیا علوم بایۆلۆجی هەروەها فیزیای پزیشکی تا ڕادەیەکی کەم پاراسایت مەناعە با بڵێن بەرگری لەش هیماتۆلۆجی ئەمانە هەر هەمویان بەشێکن لە شیکاری بۆیە دائیمەن دایک بخوێنە کە هەموو زانستەکانە لە بەشە بچووکە فەرعیەکان باشترە ئەلبەتە مەبەستمان لە ڕووی کارەوەی ئاگادار بن ئەگەر ناوەکو زانیاری ئێستا وڵاتانی ئەوروپا دائیمەن بۆ نمونە وەکو دکتۆری چاو یا دکتۆری دڵ
دڵەکەن بە 4 بەشەوە ئیختصاص لە بەشێکیادا واضحە هەرچەندێ ورد بکرێتەوە وەکو زانیاری ئەوە باشترە بەڵام لە کوردستانی ئێمە و لە وڵاتی ئێمەیە باشتر ئەوەیە کە مەجای ئیشکردنی زیاتر بێت بتوانین داهاتێک پێیاکەی بەداخەوە کاکە عەبدوڵڵا سەعید ماشەڵڵا ڕەقەم قیاسی شکاندووە لەو دووبارەکردنەوەی پرسیارەکانیە بەڵام دەستی خۆش بێت کە سڕیوێتەوە بۆ ئەوەی یارمەتی هاوڕێکانی بدا بۆ خۆت ڕشت کردێتەوە لێرکە خەسرە لێرەوە پرسیارە دووبارەکان هەندێکی ڕەشەکاتەوە دەستی خۆش بۆ بۆی بتوانین یارمەتی هاوڕێکانتان بدەین زیاتر بتوانین چۆنەڵێیت زۆرترین پرسیارتان بۆ وەڵام بدەینەوە مازیار سیروان ئەڵێ مامۆستا ئەو کتابەی زانکۆکە بۆمی ئەکەن ئەبێ خۆم بیبم بۆ زانکۆکەی تر وەڵاهی وردەکارێکە لەوایان دڵنیانیم لەوانەیە بتوانین داوا لە زانکۆکەت بکەی ئەوەی کە ئێستا معاملاتت لێی پێشکەش کردووە چۆنەڵێیت لە بەرید بینێرن لەوانەیە ئەوان بەریدیان زیاتر ببوونەوە لەوانەیە چەند قوتابیەکە بێت لەو شوێنە لەو زانکۆی وەرجرا بێت لە بەشە جیاوازەکان ئەو ئەینێرێ بۆ تۆمارەکەی بۆ ئەگەداری هەر هەموو لایەک و ئەوانیش بە هەمان شێوە ینی احتیمالە بە بەریدیش بڕوا ئەکەوتە سەر ئەو زانکۆی کە تۆ ناوی خۆت لێی چۆنەڵێی تەقدیمەکەیت کاکە موڕاد کۆچەرە لە سڵاو ئێمە شەڵێن سەرچاڤا برا سەلامەت بن سپاس بەشدارن لەگەڵمانە عومەر جیهاد ئەڵێ مامۆستا پەرستاری شێخان یان پەترۆڵ لە زاخۆ بۆ کسان باشترە وەڵا حتمەن پەرستارێکە باشترە ئەوە شکو گومانیتیان نییە ئەحمەد محەممەد ئەڵێ سڵاو لە تۆش سپاس برا عەزیزەکەم خوا سەلامەتتانکە شادیار پێسەری ئەڵێ تکایە باسی تەقدیمکردنی زانکۆ بکە چی پێویستە سپاس طبعا لە زۆر بابەتە ئەومان باس کردوتەوە کە پێشکەشکردن کارتی نیشتیمانی ئەگەر هەد بێ و دروست کردبێ ئەگەر نان نفوس و جنسی عراقی زۆر قوتابی ئەڵێن ئێمە جنسی عراقیمان نییە کەنی تایتر چیەکەی لەگەڵەیە تەنها نفوسەکەت با بڵێین کەواتە یان کارتی نیشتیمانی یان جنسی و نفوس یان نفوس بەتەنیا زائیدە کارتی زانیاری ڕئیس عایلە سەرۆکی خێزان بیتاقەی بایعی ڕسمێک لە سیدیە حازرەکەی ڕسمی معاملات بۆ دروستکردنی ناسنامەکەت پێویستە زائیدەن ئەوەی کە چیتە ئەوێ مۆزوعی شەهادە و فەحسی خوێن و فەحسی چاو و هەندێک وردەکاری هەیە بەپێی زانکۆکان ڕەنگە هەندێک وردەکاری بگۆڕێ وەرەقەت بۆکەن معاملاتەکانت تەواوەکەی هەر هەمووی کۆکەیتەوە لە فایلێکە تەسلیمی بەشەکەتەکەی کە لێی وەرگیراوی کاکە سەیوان ئەڵێ مامۆستا تکایە بە وردی باسی بەشی چارەسەری سروشتی بکە باسی ئەوە بکە کە زانکۆ تەواو دەکەی دوای چەند ساڵ بە خۆبەخش دەبی کار دەکەی ئینجا بە شێوەیەکی سەربەخۆ کار بکەی و ئیشکردن تا چەند قورسە بەتایبەت بۆ کچ بەڕێزەکەم چارەسەری سروشتی بەداخەوە یعنی ئەزانم دڵنیام ئەو نەوتراوە سەنتەری مەساج و نازانم ئەو بابەتانە و بۆیە زۆر تەڵەبە لە بەرچاوی کەوتووە یعنی من بۆ خۆم هەفتەی ڕابردوو لەلایەن لای هەندێک دۆست و برادر بووم لە قسم داخلی کە لەو بەشیان مەرحەلە 3 و مەرحەلە 4 هەندێکیان تەواویان کردو لە سەنتەرەکانە ئیشەکەن بەڕاستی بەشێکی زۆر زۆر باشە بۆ باشە طبعا ئێمە سوپاس بۆ خوای گەورە ئەوەنەدا ئەنیشین و ئیشوکارمان نییە و لەگەر تەلەڤیزیۆن و لاپتۆپ و مۆبایل ئەوە بەبێ شک و گومان تووشی ئینزلاقی مل و پشت و فقراتە بێت دوور بێت بە حکمی ئەو خواردنە خراپانەی بەتایبەت ڕۆنی زەیت کە ئێستا هەیە جەڵبە لە هەموو ماڵێکە میوانێکی ڕەزا قورسە یا ئەوانەی کە دوور بێت کەسانی شەلەل دەماغ و هەندێک بابەتیان هەیە ئەمانە هەمووی پێویستی بە عیلاج تەبیعی هەیە بۆ خۆت کە لە ماڵەوە حرەکەت کەمە جوڵەت کەمە ئیشوکارت کەمە زیاتر لەسەر مێز و کورسیەک دانیشتوو لە دائیرە خەریکی ئیشوکاریت
لە دایرەکەتە یان لە هەر شوێنێکە پێویست بە عیلاج طەبیعی هەیە بەبێ ئەوەی نەخۆش بیت. ئەو کەسانەی لە مەلەوانگەکان بۆ وەرزش و بۆ چێژدابەزاندن و هەندێک بابەتە ڕۆن پێویستیان بە عیلاج طەبیعیە. لەبەرەوە با بڵێن بەشێکی زۆر زۆر باشە و لە فراوانبوونیشایە بە ئەکیدی ئەوە وەربگرن. ئەو وشەی کە زۆر زۆر ڕقم لێ بێتەوە من وشەی خۆبەخشە بەداخەوە، یعنی قوتابیەکی زۆر وای کردووە تەنانەت واستاکە بۆ خۆبەخشی حکومەتیش لە خوایە چێوێ ئیشەکەی ئەوە نەگران کردووە بۆی ناچارت بکە مەمنونی ویت بەلاش ئیشی بۆ بکەیت. بەڕێزان حەزەکەم لێرەوە باسی ئەوە بکەم گەورەترین زەرەر کە لە خەڵک دراوە لە قوتابی دراوە کە تەعینات نییە خۆبەخشە بەڕاستی. ئەو خۆبەخشیە ماڵی خەڵکی وێران کرد. کاتێ من خانوویەک دروست دەکەم دە کرێکاری بەلاشم هەبێ بە خودای کرێکارێک ناگرم بە پارە. چەند وەستایەک مەمنون بن کە ئیشم بۆ بکەن بە بەلاش وەڵاهی وەستا ناهێنم بە پارە. بۆیە ئێمە خۆمان بەشێکین لەو هۆکارە و لەو سەبەبانەی کە وای کردووە حکوومەتی هەرێم تەعینات نەهێڵێت تەنانەت ئەوائیلەکانیشمان ئەچتە هەر نەخۆشخانەیەک ئەچتە هەر شوێنێک کۆمەڵێک خۆبەخش مەمنونن تەنها ئیشیان پێ بکرێت تەنها جێگەیان بکرێتەوە بۆ ئەوها. یعنی من ڕاستە ئەلەم خەڵک حەقی خۆیەتی داوای ئیش بکە و بە دوای ئیشا بگەڕێ مەڵام بۆ بە بەلاش بڕۆ لە شوێنێکی ئەهلیە 3 مانگ بە بەلاش ئیش کە دوایەوەکە بە ڕسمی و ڕاتب تداتێ. یعنی حیفە بەڕاستی من ئەوە زۆر زۆر بە حیفە زانم بچیت بە بەلاش لەسەر حسابی خۆت خۆبەخشی بکەیت. بەڵام بە هەر حاڵ ینی مەوزوعی ساڵێکت پێویستە بۆی خزمەتی فعلیت هەبێ یان خزمەتت هەبێ یان زانیاریت هەبێ بەڵگەت هەبێ کە ئیشت کردووە تاکو بتوانانی بەسەر بەخۆ ئیش بکەیت. بۆ کچیش من ئەمڕۆ وەڵامی زیاتر لە 3 تا 4 تەڵەبەم داوەتەوە لەو بارەیەوە ئەڵێم بەڕێزم من وەکو خۆم پێم خۆش نییە یا بە کۆمەڵگای من پێی خۆش نییە پیاوێک عیلاج طەبیعی بۆ ئافرەتێک بکات، بۆ دایکم بۆ خوشکم بۆ خێزانم بۆ کچەکەم بۆ خزمەکەم هەتا بکرێت من کەسێک دێنم کە ئافرەت بێ عیلاج طەبیعییان بۆ بکات. بۆیە ینی ئێستا زۆربەی نەخۆشەکانیشمان بەداخەوە بە حکمی فەرشوشتن و فەرش هەڵگرتن و ناماڵخایەنکردنەوە کە نەخۆشیشی گەورەی لەناو ئافرەتانمان بەداخەوە هەمووی ڕۆماتیزم و فقرات و ئینزیلاق و کۆمەڵی بابەتیانەیە کە پێویستیان بە عیلاج طەبیعیە. لەبەرەوە من قەناعەتم وایە بە هەموو شێوەیەک کێشە نەبێت لە ئیشکردنا و لە ساڵانی داهاتوو ئینشاءڵڵا ئەو شتانە بە چای خۆمانە بینین. ئەوە سەبارەت بە چارەسەری سروشتی بوو. ئەحمەد محەممەد ئەڵێ کاک سروود من لە پەرستاری شەقڵاوە ناوم هاتۆتەوە نووسراوە تەنها بڕوانامەی دیبلۆم ڕاستە دەبێتە کولیە و ئەگەر دەرچووم لە مەحەب دەتوانم بچمە زانکۆ و دەبێت چەند پارە بدەیت بۆ زانکۆی پەرستاری. بەڕێزم ئەگەر تۆ ئەمساڵ لە پەرستاری وەرگیراوی نەبووە بە کۆلێژ کەواتە بەڕێزت ناتوانێت بچتە کۆلێژ ئەوەیان ئاگادار بە. تەنها 2 ساڵە خوێنی و شادەی دیبلۆمی پەیمانگە وەرەگریت و ئیشی پەرستاری خۆتەکەی. ئەگەر یەکەم و دووەم و سێم لە 80 بەسەرەوەتە بێ ئەیستە کۆلێژی پەرستاری بەبێ ئەوەی پارە بدەیت. و ئەگەر لەوە کەمتر بوو ئەیستا چارەسەری سروشتی و لە وێنانە درێژە بە خوێندنەدەیت. سیستمی پەرستاری بۆ شێوازەیە. عومەر جیاد دەڵێت مامۆستا پەرستاری شێخان کولیە ئایا ئەم ساڵ بۆتەوە؟ بەڵێ ئەم ساڵ کراوەیە. ساڵی پێشوو شیکاری نەخۆشیەکان بوو بەڵام شیکاری نەخۆشیەکان داخرا و کرا بە پەرستاری. ئاڵاخانە پرسێ سیستمی خوێندنی پەروەردەی بنەڕەتی هەولێر و شەقڵاوە وەک یەکە؟ ئەگەر هەڵە نەبم بەڵێ هەمان سیستمە خوێنن بەڵام باشترە سەردانی زانکۆکە بکەی خودی زانکۆکە و بەشەکان ببینی پرسیاریانێتیان لە هەولێر کە سەردانەکەیت بزانی ئایا لەگە شەقڵاوە هەمان سیستمە خوێنن. ئەوەی منزانی بێتم بەڵێ هەمان سیستمن جیاوازیەشی ئەوتویان نییە. ئەحمەد محەممەد دەڵێ لە شتێک بینیم کە بۆ پەرستاری 175 کسە و لە 125 کوڕە
بۆ وەرگتن ئایا ڕاستە ئەگەر ڕاستە بۆ کولیە مەحەد وایە بۆ هەردووچیان طبعا ئەو قسەیە بۆ هەردووچیان وایە واتە بۆ کۆلێژ و بۆ پەیمانگە زیاتر کچ وەرەگرێن لە کوڕان دیار عوسمانە پرسێت مامۆساگیان ئەگەر کەسێک 2018 پۆلی 12 تەواو کردێ ئەم ساڵ فۆرمی ناردبێ ئەتوانێت دابەزاندن بکە ئەوەی من زانی بێتم بەڵێ ئەتوانێت لە سیستمی ئێوارانە تەنها لە سیستمی ئێوارانە لەبەرەوەی کاتەکەی تێپەڕیوە 2018 بۆ 21 سێ ساڵ بەڵێ تقریبان ئەگەر هەڵەدەم لە پارالێل و ئێواران ئەتوانێت تەنازولی تایە بکە ئەگەر هەڵە نەبم مەگەر ئەڵڵاهومە ڕێنمایەکی نوێ هەبێ و بۆ ڕێگریکردن لەوانە ئیشی لەسەر کرابێت زیاتر ئەوانە ئێواران ئەتوانن بخوێنن سەنگا و جمعە ئەڵێ مامۆستا عولوم کیمیا یان ئاداب ئینگلیزی باشترە وەڵا هەرچیان بەشی زۆر باشن بەڵام ئەکەوێتە سەر خۆت تواناکەت لە کیمیا باشترە یان لە ئینگلیزی بەرنامەی ئینگلیزی چییە ئایا ئەتەوێت بیت بە متەرجیم و ئیش بکەیت یان ئەتەوێت تەنها فێری زمانی ئینگلیزی بی و لە عولوم کیمیا ئەتەوێت ئیش و ئەوانە بکەیت لە مختبەرە یان لە شەریکاتی نەوتە یان ینی ڕاستی هەروشیان بەشی زۆر باشن ئەکەوێتە سەر خۆت چ قەرارێکیان لەسەرە بێت شادیار دووبارە پرسەوە بێ زەحمەت 65 وێژەیی چ بەشێک باشە پێم بڵێ خۆم لە پەیوەندی گشتەکان و بازاڕگێری ناوم هاتۆتەوە سوپاس شادیار خان طبعا 65 لە پەیمانگەیە زیاتر وەرەگیرێت و لە کۆلێژەکان زیاتر بە پارالێل و ئێوارانە بەشەکانی دڵی خۆت ئەوە گرنگە ئایا لە کارژێڕەکانت پێ دەوام بکەیت ئایا ئەتەوێت لە با بڵێن ئەگەر علمی بیت لە ببرە وێژەی نووسیوە وێژەی زیاتر کارژێڕی کارە کە بۆی باشە پەیوەندی گشتەکان خراپ نییە بەڵام کارژێڕی کار لەو باشترە بە ئەکیدی تا چەند توانات هەیە ئایا کۆنمرەکەت وەرێگرێ وەکو باسمان کرد ڤیدیۆیەکمان ئامادە کردو لەوێ ئەتوانی تەماشا بکەی ئەگەر بەشە کارژێڕەکان وەرتەگرێ ئەتوانێت بیستە بەشە کارژێڕەکان و بەشێکی زۆر باشە و ئەگەر لە هەولێریت بەڵام بەپێی ناوەکەت ئەوەی من بزانم بەڕێزت لە سنووری سلێمانیت ئەگەر لە هەولێری تەکنیکی وەرگێڕانمان هەیە لە مەعهەد بەشێکی باشە کارژێڕی یاسا لە پەیمانگە بەشێکی باشە تقریبا ئەو بەشانە بە کەڵک دێن بۆ ئەدەبی بەشی باشن محەممەد ئەڵێت کاک سرود دەرمانسازی ئەسنان تەلارسازی کامیان باشترن تکایە بەڕێزبەندی هەڕێک ئەو با بڵێن ڕێزبەندیەی نووسیتە بۆ خۆی تەواوە هیچ دەستکاریەکی نایێت دەرمانسازی ئەسنان تەلارسازی ئەگەر لە کۆلێژ بێت ئەوانە باشن ئەگەر لە پەیمانگەش بێت بە هەمان شێوە ئەگەر دوانەکە یەکەم پەیمانگەن و ئەوەی سێم کۆلێژە ئەلبەتە کە ئەوە جیاوازیش باوەڕ ناکەم پرسیارەکە بەو شێوازە بێ بەڵام بە هەر حاڵێکیان بێ هەر ئەوەی کە نووسیتە باشترینە مازیار سیوانە پرسێ باشە مامۆستا تۆ ئەوەنە ئەڵەی مەعهەد پەرستاری باشترە ئێ مامۆستا ئەو بەشە دەرچووی زۆر بوو هەڵی کاریان نەماوە ئیتر سوودی چییە بخوێنی لەو بەشە هەتاکو دەرچووی زانکۆش وەستا بێت کەس مەعهەدی ناوێت وەڵڵاهی کاکە مازیار ئەگەر تۆ باسی ئەوە بکەین بەشی کارەبا لە مەعهەد لە ساڵی 79ەوە کە من لەدایک نەبوومە ئەو کاتە خەریجی هەیە ساڵی پار قسمەکەی داخراوە هەمووشی ئیشی هەبوو ئێستاش ئەندازیاری کارەبا و ئەوانە ئەگەر کەسەکە بۆ خۆی زیرەک بێ ئیشی زۆرە بە تایبەتی ئەگەر ئیشی بۆرد بکە چکۆمە خۆم کارەباچیم شارەزایەکەم لەسەری هەیە ئەزانم ئیشی چۆنە ئیشی بۆرداد بکە ئیشی شەریکات بکە ئیشی گەلێگەرێ زۆرە ئەگەر بە جددی ئیشی تیا بکە و خۆی زیرەک بێت کەسانی خەریجی مەعهەد دەزانم ئێستا زیاتر لە 15 شەریکە سەرپەرشتیەکات هەر خەلەلێکیان هەبێ زیاتر لە 25 مۆلیدە سەرپەرشتیەکات لە هەمان کاتایە
لەبەرەوە تۆ نابێ بڵێ وڵای ئەو قسمە ئەگەر بە حسابی جەنابەت بێ بەڵێ منیش ئەزانم ئێستا شیکاری لە چەند ساڵی داهاتووە هەموو سەرکۆڵانەگە بە مختبەرێک دابنا لەبەرەوەی لە زانکۆ ئەهلەکان لە زانکۆ حکوومەکان لە پەیمانگەکان لە شارێکا چەند پەیمانگەیەک هەمووی شیکاری و پەرستاری هەیە دەرمانسازی هەیە بەڵام ئەمانەی ئەوە نییە تۆ بڵێ وەڵی من ئیشم دەست ناکەوێت قەناعەتی من بۆ ڕوئیای من بۆ دەستکەوتنی ئیش توانا و ئەو بەرنامەیە کە خۆتەتە من زۆرجە ئەو نمونەیان باس کردووە یەکێ لە هاوڕەکانمان کە ئێستا بەبێ ئەوەی عیادەی هەبێ بەبێ ئەوەی تەعین بێت لە پەرستاری داهاتی مانگانی نزیکەی 10 وەرەقەیە کە ڕەنگە زۆر کەس باوەڕ بۆ قسەیە نەکا لەم 2 ساڵەی ڕابردووە کە کۆڕۆنا هات مانجی وا هەبووە زیاتر لە 50 وەرەقەی ئیش کردووە بەبێ ئەوەی عیادەی هەبێ بەبێ ئەوەی دەرمان بفرۆشێ بەبێ ئەوەی شوێنێکی بەکرێ گرت بێ تەنها و تەنها ئەچێ ماڵان سەرپەرشتی نەخۆشانی کۆڕۆنایە کرد بۆ عیلاج پێدان و سەرپەرشتیکردنیان فکرەیە لەوانەیە تۆ لە ماڵەوە دابنیشی ئیشێکی بچووک بکەیت بۆ نمونە لە ئایتیە 4 ئەپلیکیشن دابنە لە ماوەی 3 مانگە لەوانەیە 40-50 وەرەقە ئیش بکەیت بەڵام خەریجی ئایتیشمان هەیە ئاچێت کرێکارێکات ئەبێ هەوڵ نادات خۆی پێش ناخات ئەمە مانای ئەوە نییە کە تۆ لە پەرستاری وەرداهێنان بکە وەرەشت بکە ئێستا چەندین با بڵێن ئەتوان بڵێن نۆڕینگەی گەڕۆک هەیە بڕۆ تەماشای فەیسبووکە تەماشای یوتیوب بکە لە ئینستاگرام ببینە تەنانەت مختبەراتی گەڕۆکمان هەیە لەجاتەوەی تۆ بچی بۆ مختبەرەکەی ئەو دێتە ماڵەکەت ئەمانە پێی ئەوترێ بیرۆکە پێی ئەوترێ داهێنان لە ئیشەکەی خۆتە ئێمە ئەو ڕوحیەتە لە ناو قوتابیانمانە نییە بەداخەوە ئەیەوێت کە تەخەڕوجی کرد حکوومەت پشتی ملی بگرێ و لە خەستەخانەیەکە داینا و هەفتەی ڕۆژێک دەوام بکە و 6 ڕۆژەکە لە ماڵە بخێ ملیۆنێک ڕاتبی بێت ئەو شتە نەماوە ئەبێ هەوڵ بۆ خۆت بدەیت ئەگەر هەوڵ نەدەیت دڵنیا بە لەوەی سەرکەوتو نابیت نان نایەتە بەردەست بیکەن بە قوڕک تا بیخۆی ئەبێ خۆت دروستی کەیت ئەبێ خۆت هەوڵی بۆ بدەیت لەبەرەوە کاکە مازیارجان ینی ڕاستە قسەکە تەواوە بەڵام بۆچی ئێستا پەرستاری و بەشەتوبەکان داواکاری لەسرە تۆ ئەزانیت ساڵانە زیاتر لە 1500 قوتابیمان لە کەرکووک لە مەخمور لە کفری و کەلار و خانەقین لە مووسڵ لەو مەنتیقانەی کە جێناکۆکانی پێڵەن تەعینە بێت یعنی ئەوێ ئەوەش لێک بدەیتەوە یعنی ئەوەی من ئاگادارم بەوە کە خۆم خەڵکی کەرکووکەم و هەروە لە تۆماری گشتی باوەڕ بکەن ئەم ساڵەکە لە ماوەی مانجێکان نزیکەی 150 شەهادەمان بەڕێ کردووە بۆیە بێئومێد مەبن لەو شتانە مەڵ ئەو قسمە ئەو هاو ئەو هایە یعنی ئەوێ داهێنان و هەوڵدانی خۆت بکەیت نامەوێت زیاتر لەسەر ئەو بابەتە بڕۆم ئەگەر بمەوێت قسە لەسەرەوە بکەم بەڕاستی زۆرە خایەنێت لەبەرەوە با وەڵامی پرسیارەکانی کە بدەینەوە و کاتی ئەوانیش نەخۆین ئینشاءالله گەیشتینە کاکە عومەر جیا دەڵێ مام سەدوتانی یەکشەمە ناوی خۆمان تۆمار بکەین ئینشاءالله ڕۆژی یەکشەم ئەتوانن بچن دەست بە معامەلاتان بکەن بە پشتیوانی خوای گەورە ڕێیانە پرسێ مامۆستا من فۆرمی بەشی یەکەمەم پڕ کردبووە و پێش ئەوی بزانم هەم دیست ئەم زانکۆڵاینە دووبارە بکەنەوە ئێستا من حەزم لە بەشی دووەمە کە ناوم لێ هاتۆتەوە ئەبێت چی بکەم ڕێیان خان زۆر ئاساییە ئەو معامەلاتی کە کردوتە لە با بڵێن بەشی یەکەم کە یەکەم جار راوت هاتۆتەوە ئەگەر تەقدیمت کردووە بڕۆ لێیان وەرگێەوە ئەگەر تەقدیمت نەکردووە تەنها بڕوانامەکەت ئەبێتەوە مەدرسەکەت خەتە سووری بەژێرا دێنن ناوی بەشە تازەکەت دەنووسن و خەتمێکی لەسەر دەن ڕاستەوخۆ ئەبێ لە بەشە تازەکەت تەقدیمێکەی واتە هیچ کێشەیەکی تیان نییە ئەگەر تەقدیمت کردووە و تەواو بۆ ئیشکارەکانت سەحبی بکەنە بڵێ کاکە من لەبەرەوەی ئەو بەشەم ئێستا بواتەوە ئەوم پێخۆشترا ئەچمە ئەوێ ناوی تۆ لە لای خۆیان ڕەشەکەنەوە دۆسێکەکەتە دەنێ ئەستا بەشە نوێیەکەت
دیار عوسمان ئەڵێ مامۆستا بۆ دەرەجەی 89 چی بەشێ باشە خۆم لە علوم کیمیا ناوم هاتۆتەوە وەڵاهی لە غێری علوم کیمیا ئەو دەرەجەیە ئیلا ئەگەر لە ئایتیەکان لە کولی علوم ئەگەر نا بەشەکەی خۆ زۆر زۆر باشە و پێویست بە گۆڕانکاری ناکات ئیسلام خۆرکوور دەڵێ مامۆستا ڕاچیە لەسەر خوێندن لە دەرەوەی وڵات وڵا بەڕێزەکەم ئەگەر لە ڕێگەی وەزارەتی خوێنی باڵاوە بڕۆی شتێکی زۆر زۆر باشە ئەی کێشەیەکرد نییە تۆ دۆسیەک لە وەزارەتی خوێنی باڵا ئەکەیتەوە ئەو زانکۆی کە هەڵت بژاردووە دڵنیابیتەوە لەوەی معتەریف یان معتەریف نییە کێشەت بۆ دروست نابێت 4 ڕۆژ کە ئەوێت تەواوکرد گەڕایتەوە ئەتوانیت تعدیلی شەهادەکەت بکەی هیچ کێشێکت بۆ دروست نابێت فکرێکی باشە ئەگەر لە ڕووی داراییەوە توانات هەبێت ڕیانە پرسێ مامۆستا لە بەڵێننامەکەم و لە بڕوانامەکەشم هەر ناوی بەشی یەکەمە نووسراوە ئێستا من حەزم لە بەشی دووەمە کە ناوم لێ هاتووەتەوە کێشە نییە بەڕێزم وەکو وتم بەس بۆ بڕوانامەکەت ئەچیتە مەدرسەکەت خەتێک لەژێرە دەن بە قەڵەمی سوور ناوی بەشە نوێیەکەتە نووسن و خەتمێکی لێدەن بەڵێنامەکە کێشە دروست ناکە ئینشاءڵڵا محەممەد جەبار ئەڵەیە کاک سرود دەنادەڵێن ئەندازیارینەوە بەشێکە لە ئەندازیاری کیمیا و ئەندازیاری کیمیا گشتگیرترە وەڵاهی بەڕێزەکەم لە کیمیایە ڕاستە نەوت بەشێکە لەو بەڵام لە نەوتیشا کیمیا بەشێکە لە بۆ لە زانستی نەوتە بەشە کیمیایەکەی لادا چی دیکەت هەیە تۆ کارپێکردن و کۆنتڕۆڵت هەیە شیکاری نەوتت هەیە شیکاری نەوت کیمیایە وایە بەڵام کارپێکردن و کۆنتڕۆڵ کیمیا نییە لەبەرەوە کۆمەڵێ بەش هەیە لە با بڵێن ئەسڵەن بۆ معلوماتی جەنابەت جیولۆزیش بەشدارە لە نەوتە ئەگەر بۆ حسابە بێنەوت بەشێکشە لە جیولۆزی بۆ جیولۆزی واتە زەویناسی ئێستا بەشێک ئەو بەشێکە لە کۆلێژی زانست پێشتر لە هەولێرە جیولۆجی بوو ئێستا بۆتە جیولۆجی و نەوت لەبەرەوە کیمیا گشتگیرە من ناڵم کیمیا لە شیکاری نەخۆشیەکانیشا هەیە ئەگەر بۆ حساب بێدەوێت بەشێک بلێویش بۆیە ینی کیمیا بەشی شیکاری پێکهاتەی نەوتە نەوت لە چی پێکهاتووە لە ڕووی کیمیایەوە باشە بەڵام تۆ لایەنەکانی کە دەرهێنانی نەوت مەکائینی نەوت کارپێکردن وەکوتمان کارپێکردن و کۆنتڕۆڵکردنی مەکائینی نەوت خۆ هەندسەی میکانیکیش بەشێکە لەوە ئەمێگەوا بێ هەندسەی میکانیکی دەبێ بەشێ بێ لە کیمیا نەخێت ئەمێوە بەو شێوازەیە تۆ لە ئەندازیاری کیمیایە تۆ پترۆکیمیات هەیە دروستکردنی بۆ یاغا پێکهاتەیەکی نەوتە بەنزینە گازە ڕۆنە ئەو پێکهاتانە بەعامە و بەشی کیمیایەکەیەتی بەڵام لەگەڵ بەشە کیمیایەکەش کۆمەڵێ بەشمان هەیە کە تایبەتمەندە بەوانە بۆیە من هاوڕانیم لەگەڵ جەنابتە ئەگەر ئەو سەرچاوەیەش کە ئەوەی وتووە ئەوە احتیمالەن زانیاری خۆی هەبێ بەڵام خۆزگە ئەو زانیاریانە بمانتوانێت ڕوبەڕوو لەگەڵەیە ئەویش وەڵامی ئێمەی بدایەتەوە بزانین هۆکارەکە چیەکەنەوەت بەشێکە لە کیمیا وڵات کۆچەر چەند ئیمۆجیشی ناردووە چاو دڵی ئێمە سوپاسدانەکەین کاکە هونەر ئەڵێت مامۆستا پەروەردەی کیمیا ئەوائیل دەتوانین بچیەوە علوم کیمیا نەخێر شتی وانە شتی وا ڕوونادا و ئەو لە ڕێبەریە ئەو شتە باز نەکراوە برا گەورەکەم عەبدوڵڵا سەعید ئەڵێ مامۆستا دەرێن فیزیای پزیشکی ئیشی نییە وەڵاهی ئەڵێن لەسەر چ ئەساسێک ئاخر ئەڵێ نازانم من ئەشیعە و سۆنار و سیتیسکان و ئەو بابەتانە ئەوەی من زانیبێتم ئیشتیوایی خۆی هەیە هیچ ئیشێک پێرفێکت نییە سەدە هەتا دەرمانسازی بە زەحمەت ئیشت دەسەکەیە وەلەو کان کە مەجالی ئیشکردن زۆرە پەرستاری و شیکاری بە هەمان شێوە من وتومە هەوڵ نەدەی لە ماڵی خۆتە دەبێت دابنیشیت بەڕاستی ینی هەوڵدانێوێت هەروە ئاسان نییە بڵێ وەڵام من ئەو بەشەم تاواکرێک سەر ئیشم دەسەکەوێت نەخێت ئەبێ قوربانی بۆ بدەی ئەبێ ماوەیەک خۆت بناسێنی بە خەڵکان لە چەند شوێنێک ئیش بکەیت محاوەلە جدی بکەیت کۆڵ نەدەی ماندوو نەبیت لە چەند شوێنێک بەیەکەوە لە یەک کاتا ئیش بکەیت هەتا کۆتوانیت ینی من ڕێزم هەیە نابێ بڵێ وەڵام من دابنیشم و ئیشم بۆ پێیابێت
وەڵا جا من برادری خۆمەیە کولی شیکاری تەواو کردو لە ماڵەوە دانیشتووە چەند جاریش ئیشمان بۆی دۆزیەوە تۆڵێ ئەو ئیشە بە من ناکرێ من ئەوهام ناوێ من ڕاتبی باشمەیە کاکە تۆ هەتا کرێکاری دەست پێ بکە سەرەتا کرێکاری ڕۆژانەیەکی کەمت هەیە پاشەوە پلەکانی کرێکاری بە بڕاتاگەیتە وەستا ڕۆژ بە ڕۆژ ڕۆژانەت زیاد دەکات ینی ئەمە نابێت کە تەخەرۆزمان کرد یەکسەر بڵین ملیۆنێک ئەسڵەن تۆ ئەوەی ئەچی ئەبی بەخۆ بەخش لە لای حکومی وەکو وتم وەرە لای ئەهلیەک بیکە تەنانەت مانجیەکەم و دووەم تۆ خۆت پارەی بدەرێ تا فێر دەکە کە فێرتی کرد بێ منەتە بیری ئەی بۆیە هەندێک شت هەیە حەزەکەم ینی ئەو قەناعەتە وەربگرن بە شێوازێکی جددی هەوڵ بۆ ئیشکردن بدەن نەک ئەوەی تۆ بتێت ئیش وەکو خواردن بێتە بەردەست و حازر بێت چکە بەڕاستی ئەو شتە نەماوە ئەنی ئەوە دڵنیاتان ناکەمەوە لەوەی ئەگە بتێ تەنانەت کولی تۆ وەڵڵاهی برادەرمانەیە کولی توبی تەواو کردووە لە ماڵەوە دانیشتووە با بەخۆ کولی توبیش هەمووی نابێت بە دکتۆر هەمووی ناتوانێت عیادەیەکدا بنێت ئاخر خۆتان نەزانن بازاڕی ئێستا هەمووی مەسلەحەتە تۆ هەتا خۆتە ناسێنی زۆرە کێشێت لەبەرەوە یعنی حەزەکەم قەناعەتان بەرامبەر شێوازی ئیشکردن بگۆڕێ لەوانەیە بستە کولیەکە سەرەتا هەر پەشیمان بیتەوەلی ئەگەر خۆت هەوڵ نەدەیت و جددی نەبی و تیایە نەخوێنیت بێزار دەبی لە کولیەکەت بۆیە تکام وایە ئینشاڵڵا ئەو قەناعەتانە یان ئەو بیرۆکە سلبیانە یان کەسێک دێ قسەتان بۆ ئەکات من یەکشتی زۆر خۆشتان بۆ بژاومەوە ئەم ساڵ زانکۆلاینم بۆ دۆستێک پڕ کردەوە خۆشی باشە ناسم و کوڕە خاڵەکەشی باش ئەناسم کوڕە خاڵەکەی لە سێی ناوەندی وازی لە خوێندنێناوە باشە ئەم بە ڕێزەش ناوی لە کۆیە بەشی پەرستاری هاتۆتەوە زانم چی پێوتووە توێتی وەڵاهی بەس بەش نییە من بەم هەر بۆی ناچم کاکە تۆ لە پۆلی سێی ناوەندی وازت دێناوە ئاخر چۆن نەزانی پەرستاری بە قەڵک نایە ینی ئەم تاقە سلبیانە ئەم بیرۆکە سلبیانە ئەم ڕەشبینیانە لەلای خۆتان بسڕنەوە بەڕاستی حەیفە ئێوە گەنجن تاقەتتان هەیە بیرۆکەتان لەلایە ژیان لە پێشتانە ئاسانکاری هەیە بۆتان ئەتوانن لە ڕێگایەوە خۆتان بناسێنن ئیش بکەن وا بکەن داهاتێکی باشتان هەبێت عمەر زیاد دەڵێ مامۆستاتاکەی دەتوانین تەنەزول بکەین وەڵامی تەنەزول طبعاً ئەلبەتە تۆزێ زوو دەچی پێ کرد کاتێک گۆڕانکاریەکان ڕوویداوە دڵنیام هەفتەی داهاتووش دەبێ ماوەکەی درێژ بکرێت و چکە تا قوتابیان ناوی خۆیان تەسجیلەکەن و پاش ئەوە ئەگەر دابەزاندنیان بێ بیکەن چکە قوتابیەکی زۆر تا ئێستا ئەسڵان خۆی تۆمار نەکردەوە با بڵێ لەبەرەوە تەوەقعەکەم هەفتەی داهاتووش ماوەکەی درێژ بکرێت کاکە ئیبۆ ئەڵێ کاک ئاسۆ ڕەوێن دەیگۆ یەک دوو ساڵی تر ئایتی کۆنمرەی بە پاش دەرمانسازی دەکەوێت بەڕای تۆ کامیان باشترە وەڵا کاکە ئیبۆ گیان من ئەمڕۆ بۆ بەڕێزی دیکەش ڕوونکردنەوەیش بچووکمدا من ناوم سرودە کەناڵەکەمان ئاسۆی زانکۆیە سەبارەت بە ئەو بەڕێزەش کە وچێتی ئایتێکێتە پاش دەرمانسازی دەی لەسەر قسەی ئەو بەڕێزێکی ئێستا باسی کرد خۆ دەرمانسازیش ئەوەی خەریج زۆر بووە کاتە ئیشوکاری نەماوە نەخێت خەڵکی ئێمە کێشەیەکی هەیە چی لە بازاڕا باش بێ بە دوای ئەواکەوێت جوانترین نمونەش بۆ ئەوە مەعهەدی طبی تەقتەق بوو ئەمساڵ بەشی پەرستاری و شیکاریەکەی بە شێوەیەکی خەیاڵی بەرزەوە بوو هۆکارەکەش چی بوو لەبەرەوەی کۆنمرەی نزم بوو زۆربەی کۆنمرە نزمەکان تەقدیمیان بۆی کرد بەشێکی زۆری خەڵک تەقدیمی بۆی کرد بۆی ناوی لە طبیەکان بێتەوە وەکوتیشم هۆکاری طبیەکان بە تایبەتی لە تەقتەق منتیقەی تەقتەق منتیقەی دەوروبەری تەقتەق هەموویان خەڵکانێکن زۆربیان فۆرمی خۆراکیان بتاقەی بایعیان سەر بە کەرکووکە ئەتوانن لە کەرکووکە تەعین ببن بۆیە یعنی مەسەلەی ئایتی ئەوە قەناعەتە ینی لەوانەیە ئەو خوێندنەوەیەکی هەبێت لەوانەیە دووریش نییە قسەکەی ڕاست دەرچێت بەڵام ئەوەی من ئێڵێم ئایتی تۆ لە ماڵی خۆتە ئەتوانی ئیش بکەیت لەگە شەریکاتە ئیش بکەیت
بەتەنیا بۆ خۆت ئیش بکەی کەس ڕێگریت لێ ناکات بۆ تۆ ئەگەر بەتوانابی ئەپلیکیشن دروستکەی ئیشت بە کەس نییە خەڵکی خۆی دێ بەدواتە بتوانی بەرنامە و پرۆگرام ڕێک بخەی خەڵک دێ بەدواتە پرۆژەت هەبێ داهێنانت هەبێت لە ئیشەکەدا من جارێکی دێمەوە سەر ئەوەی ئەگەر حەز و خولیا و ئارەزووت لە قسمێکان نەبێت سەرکەوتو نابیتایە ئەگەر هەوڵدان و ماندوو نەبوونت نەبێت سەر ناکەویتایە لەبەرەوە لەوانەیە قسەی ئەو بەڕێزە ڕاست دەرچێت ئەمە نازانین دوو ڕۆژ کە چی ڕوەدا بەڵام واقعەکەمان ئەوەیە ئەمە ئەڵێن کەسمان با دڵی خۆمان سەغڵەت نەکەین خۆمان سەر لێ شێواو نەکەین قسەی ئەمە ئەو زۆر کارمان لێ نەکات کاتێککە بڕیارێکماندا بە ئەو بڕیارە بە جوانی بە پوختی بە ڕێکوپێکی ئیشی بۆ بکەین حوسێن پشتیوان ئەڵێ فۆرمی زانکۆی تیشک ماوە ئێستا تەقدیم بکەم وڵی بەڕێزم ئەوە ئەهلیە ئەتوانی سەردانی تۆمارەکەیان بکەیت بزانی ئایا فۆرم ماوە یان نا بەڕاستی بەداوای لێبرنەوە ئێمە هیچ زانیاریەکی ئەوتۆمان لەسەر زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان نییە بەداخەوە پارک پەرینە لە ئینگلیزی بنەڕەت نییە هی پەروەەردە بۆ خۆم حەزم لە هەردوو بەشە بەڵام تەنها دەمێت لە داهاتوو بێ ئیش نەبم و هەر ئەوەندا وەڵی بەڕێزەکەم ینی من وەکو وتم حتا ئەگەر بنەڕەت نەبێ و پەروەەردە بێ هەر مامۆستایە یعنی ئەمە وەکو پیشە قساکەین ئێستا کۆلێژی زمان بۆیە ئەموت کۆلێژی زمان باشترە لە پەرستارێکە بەڵام لەبەرەوەی مامۆستاییە بەداخەوە جارێ دیکەش ئەڵێمەوە تەنها منفەس بۆ ئەوی مامۆستا بتوانێت ئیشی خۆی بکات یا دەرسی خصوصیە ئەویش دەبێت نابانگ دەرکی خۆتۆ ڕاستەخۆ ناتوانانی دەرسی خصوصی بە تەڵەب لە بڵیتەوە یا ئەوەتانێ ئەبێ لە پەیمانگە و لە قوتابخانە ئەهلەکان واستەیەکە هەبێ بتوانانی ئیش بکەیت ئەنی بەداخەوە لە حکومیە بە گرێبەستە گرێبەستیش فەرمەوە هەمویان لە مزاهرە و لەسەر زادەیان تا ئێستا ڕاتیان پێنەگراوە داوایەکەن بکرێن بە هەمیشەی ناکرێن بە هەمیشەی من زارت کەش ئەوا لەمانی ئەوە شەقی خۆبەخشیە لە خەڵکە درێت یعنی حکومەت وا خۆبەخشی خۆشەویست کردووە ئاگادارم خەڵکانێکی زۆر واستاکەن تەنانە لە لای وەزیری تەندروستی واستاکەن قبول ناکرێت کە ببن بە خۆبەخش بۆیە یعنی بەداخەوە مەبەستی مامۆستاییم من هەتا مردن قەرزاری مامۆستاییم قەرزاری پێڵاوی ئەو مامۆستایانەین کە ئێمەیان فێر کرد ئێمەیان بەم ڕۆژەگەیان بەڵام بەداخەوە یعنی وا لە مامۆستا کراوە ڕێزی نەمێنێت وا لە مامۆستا کراوە ئەهمیەتی نەمێنێت وا لە مامۆستا کراوە پەرژینەی شقایم بێ بەداخەوە یعنی بەڕاستی بە سوک تەمەشا بکرێت مامۆستا هەر مامۆستایەک بۆ خۆی قوتابخانەیەکە هەر مامۆستایەک بۆ خۆی ئەبێت لەسەروی هەموو مەسئولێکەوە بێت لەسەروی هەموو کەسێکەوە بێت تەنانەت دکتۆر قوتابیەک بۆ لە بەردەستی مامۆستایە مامۆستا زۆر زۆر پیرۆزە بەڵام بەداخۆ لەم ڕۆژگارەیەکە وای لێکراوە تاعیناتی نییە ڕێزی نییە کەسایەتەکەی شکێنراوە بەداخەوە ینی تەنانەت لەلایەن خودی قوتابیانیشەوە ینی خودی قوتابیان ئەیانەوێت پێ ڕابێرن ئەیانەوێت گاڵتەی پێ بکەن ئەیانەوێت دەرسەکەی بکەن بە فشە نازانم بۆ ینی بۆ ئەبێ مامۆستای ئێمە تەماشای بکەین لە وڵاتێکی وەکو یابانە ئەگەر نمرێت 95 نەبێ ناتکەن بە مامۆستا لەلای ئێمە دکتۆری کراوە بە تەیارە یعنی بەڕاستی بەداخەوە مامۆستایی ئەوەنە ئاسان نییە ڕێزم هەیە کەمترین دەرەجەی بۆ دابدرێت مامۆستا ئەبێت کەسێک بێت ئەوەنە بەتوانا بێت تاوەکو نەوەیەک پێ بگەێنێت بەڵام بەداخەوەی تر بۆ ئەو حاڵەتانە بەڕاستی جارێک دیکەش من ئێڵێمە ینی مامۆستایی خراپ نییە بەڵام مەسەلەی ئیشکردن لەم ڕۆژگارەیە کە ئێستا تیایی بەشە طبیەکان باشترە بەڵامی تر ئەکەوێتەوە سەر قەناعەتی خۆت جارێک دیکەش ئێڵێمەوە بەڵام من هەستەکەم بەڕێز زۆر زۆر دوودڵی قەراردان لەدات زۆر زۆر زەحمەتە پێم باشە بەو شێوازە نەبیت یەک جار قەرار بدەیت پێش بەخوا ببەستە سەر لە خۆت مەشێوێنە قەناعەتێک بۆ خۆت دروستکە ئەوە باشترین بەشە بۆم پۆ ئەڵێ خزممان هەیە گەیاندنی لە بەغدا تەواو کردووە لە کۆڕەک کار دەکات وتی گەیاندن باشترە من لای خۆم ئەتوانم شتێکت بۆ بکەم
وتیشی بچیت بۆ ڕاپەڕین عینەن پارەی پارالێل ئەبێت بدەیت. ئەگە بەڕێز لە سلێمانی وەڵا قسەکەی زۆر زۆر تەواوە، بەڵام بابێنەوە سەر قسەی ئەو بەڕێزەی کەوتی پەرستاری جێگە نەماوە. ئەی ئەگەر ئەو کەسە خۆیە تا 4 ساڵی دیکە کە بەڕێز خوێندم تەواوەکەی لەو شوێنە نەما، ئەها ڕەشببینی بۆ شێوازە دروستە بێ. من بۆ خۆم لە ساڵی 2001 بەشی گەیاندنم تەواو کردووە، بەشێکا تا سەر ئەسقان خۆشمەوێت. زیاتر لە 10 ساڵیش هەوڵمدا لە ئەندازیاری گەیاندن درێژە بە خوێندن بدەم، بەڵام بەداخەوە بە ناچاری پاش 16 ساڵ دابڕان لە خوێندن ئاواتی دووەمم کە شیکاری بۆ هەڵەمژاردووە ئەلحەمدولیلا ئێستا مەرحەلە چواری کولێکەیە و دامەزراویشم بە شەهادەی گەیاندنیش دامەزراوە. بۆیە من دائیمەن باز لە بێئومێد نەبوو نەکەم، باز لە هەوڵدا نەکەم. تەجروبەی ژیانی خۆم زۆر شتی فێر کردو. من لە ساڵی 2015 کە چوومە تۆماری گشتی کەسێک بووم ئەلفوبی تۆمارم لێک ناکردەوە. سوپاس بۆ مامۆستایانم، بەڕێز مامۆستا سەرسام کە ئێستا مدیری تۆماری گشتی لە زانکۆی پۆلیتەکنیک، شێخی زانکۆڵایم کاک محەممەد خۆشناو کە هەتاکو ئەو ڕۆژەی ئەمرم مامۆستای منە، کۆمپیوتەری زانکۆڵاینە، خەبیری زانکۆڵاینە. بۆ من ئەوەی کە ئێستا پێشکەشی ئێوە یەکەم لەم کەناڵەوە هەمووی زانیاری ئەوە. ڕەنگە من خۆم کۆمەڵەشتم وەرگرت بێ، بەڵام ئەوەی هەمە بەرهەمی هەوڵ و ماندووبوونی ئەوانە لەگەڵ منە. بۆیە ئەنی پێتان ئەڵێم ئەو بەڕێزەش کە ئەو قسەی کردو قسەکەی زۆر تەواوە. خۆ ئەگەر جێگە هەبێ ئیشی تیا بکەی، من پێشوەختەش وتم وتومە گەیاندن بەشێکی زۆر باشە، بەڵام کێشەی ئێمە بەداخەوە، ینی بۆ نمونە بەڕێزت ئەو خزمەت نەبێ لەوێ، ئایا ئەتوانی لە کۆڕێک داوام بکەی؟ بێگومان نەخێر. باشە ئەو بەڕێزەی خزمتان لە کۆڕەکە، تۆ بتوانێت لە ئاسیا سیاڵایش بکە، بزانم ڕێگەت پێدەن گەر واستت نەبێ. ئەمە کێشەی ئێمەیە. ینی من کاتێککە زیاد تەرکیز لەسەر طوبیەکانەکەم، کەمێک مەجال هەیە بە فری ئیش بکەیت. چۆن بە فری ئیش بکەیت؟ دوای چەند ساڵێک ئەتوانی عیادەیەک بۆ خۆت دابنی، وەکو نمونەیە ئەو بەڕێزێکی هێنامە ئەتوانی سەربەخۆ سەرپەرشی نەخۆش بکەی لە ماڵان، تواناکانت پێشکەش بە خەڵک بکەیت تا خەڵک سیخەی پێت هەبێ سەیری ئەوروپا بکە. دکتۆری خێزان هەیە، ئەو دکتۆرە لە باپیرە گەورەوە هاتووە، سەرپەرشتی هەموو ئەو بنە ماڵان ناکات. دکتۆرێکی ددانیان هەیە، دکتۆرێکی باڵتنیان هەیە، دکتۆرێکی دڵیان هەیە، ئەنی محامی تایبەت بە عایلە هەیە. بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە جلوبەرگ و مۆدێلاتی قژ و ڕیش و سمێڵ و سەکسوک و ئام بابەتانە تەقلید دەکەینەوە بۆ ئەوروپا، بەڵام شتە باشەکان ناکەین. هەی بەداخەوە من ئەڵێم هەموو بەشێک کە کراوەتەوە گرنگی خۆی هەیە. لە کاتێکە ئێمە هەمومان نەزانین زۆربەی بەشەکان، بۆ نمونە زۆر پرسیارەکرێ ئایا ئەگەر کەسێک علوم ببورن پەروەردە کیمیا یان پەروەردە بایۆلۆجی تاواکە ئەکرێت لە مختەبەرە ئیش بکە؟ بەڵێ من خەڵکە ناسم ئیشی تیاکات، بەڵام ڕۆحی ئینسانێک لە خەتەرەیە. ئێوازانن شیکاری چەند قورسە؟ باوەڕەکەن هەرچی عیلاجی دکتۆر هەیە کە سەرکەوتوو نابێت هۆکارەکەی بەشی تیشک و بەشی شیکاری نەخۆشیەکانە. یعنی بەداخەوە کەسێک دێتە شیکاری بەس بیر لە پارەکە و لە شەهادەکەیە کاتەوە، یعنی بیر لەوە ناکاتەوە ئاخر ئەگەر فەحسێک بە غەڵەت بنێرێتەوە عیلاجێکی غەڵەتی بۆ دائەنرێت. لەوانەیە تۆ بە کانسەر ئەو نەتیجەیە پیشان بدەیت، دکتۆر عیلاجێکی بە قوتی بە بەکاربێنێت، کاریگەری خراپی هەبێت لەسەر. ئێمە بەشە طوبیەکان ترسمان تەنها لە سەرکردن هەیە، لەوەی کەسەکە ڕاستەخۆ ئەمرێت. بەڵام ئەی شیکاری، ئەی پەرستاری، ئەی پزیشکی ددان، ئەوانە خەتەر نین؟ ڕۆحی ئینسان نییە؟ یعنی نازانم بۆ ئەوێ ئێمە ئەو هابی لە هەر شوێنی ئیشت کرد ژمێریار خطوڕی ئیشەکەی نییە؟ کابرا یەک دزیە کەشف بکات لەوانەیە بکوژرێت،
لە بەرەو دزە گەورەکان دائیمان دەسەڵاتدارن. ئەندازیارێک 1 ملیم لە ئیشێکا غەڵەتێک بکات لەوانەیە خانوویەک بڕۆخێ و چەند کەسێک تایە ببێت. هەموو شتەکانمان وایە. لەبەرەوە بەداخەوە لە وڵاتی ئێمە کەس لە جێگەی خۆیان ئیش ناکات. کابرایەک تیشکی تەواو کردووە لە سەیدەرە دەرمانەدا بە خەڵک، چارەسەری سروشتی تەواو کردووە دەرزی لە خەڵکەدات. ئەزانن خۆتوڕەی دەرزی لەدان چەندە؟ یعنی ڕێزم هەیە لەوانەیە لە قسەکانم بێزار ببێتن ئمڕۆ زۆر تون بووبێتم، بەڵام ئەوە واقعە. هەڵبژاردننی باش بابەز بۆ پارە نەبێت، با بۆ زانیاری بێ، بۆ خزمەتکردن بێت. ئەنی پێم خۆشە بەو شێوازە بیر بکەنەوە. بڕواتان پێم هەبێت هەڵبژاردننی شیکار کە خەونی مناڵیم بووە هەموو کات بیرم لێ کردوتەوە، بەڵام هەرگیز بیرم لەوە نەکردوە لە مختبەرێکە ئیش بکە. کە بەرنامەم داناوە چوومەتە شیکاری نەخۆشیەکان بە نیەتی ماستەر و دکتۆرا ڕۆیشتومە بۆی بتوانم لە زانکۆکانە دەرز بڵێمەوە. بڕوام پێ بکەن، یعنی بە خصوص لە یەکێک لە مختبەرەکانی هەولێرەوە داوام لێکراوە ئیشان لەگەڵا بکەم. سوپاسیان نەکەم، مەدحی خۆم ناکەم، ئەوە نەزیرەک نیم، تەنانەت کە قسەشم لەگەڵیان ناکرێت و من 6 مانگم پێویستە بە نیوەی ڕاتب ئیشتان لەگەڵا بکەم بەو مەرجەی لێم گەڕێن هەتا تەواو فێری ئیشەکانە بم. بەڵام دوایی پەشیمان بوومەوەتم داوای لێبوردنەکەم ناتوانم ڕوحی ئینسان بخەمە خەتەرەوە. تکاتان لێکم، یعنی لە هەر شوێنی ئیشتان کرد، ئەندازیار بوون، ژمێریار بوون، مامۆستا بوون، یا هەر شتێکی تر بوون، تەنها بە جددی ئیش بکەن، هیچی تر نییە. بۆ خۆت، بۆ خاڵقی خۆت ئیش بکە، نەک بۆ ژیرفانت. ژیرفان لاوەکیە، گرینگە، ئەوەی پارەی نەبێ ڕەنگە زۆر شتی پێ نەکرێت، بەڵام هەموو شتێک نییە. بمبورن ڕەنگە زۆر سەرمێشان دەبێتن بە هەندێک بابەت، ئەچینەوە سەر پرسیارەکان بۆی زیاتر بەردەوام بین. کاتی ئەو بەڕێزانی کە پرسیارەکانی ئەو بەڕێزانش لە دەستمان نەڕوا ئینشاڵڵا. ئەحمەد عەلیەڵێت کە کاکسور 96م هەیە لە بایۆکیمستریم لۆ هاتیتەوە، بەڕای تۆ بەشێکی کووە، پاشە فەرقی چییە لەگەڵ شیکاری؟ بایۆکیمستری ئەگەر مەبەستت کیمیای کلینیکی ژیانیە یان مەبەستت لە علوم کیمیایە، فەرقی چییە لەگەڵ شیکاریە؟ فەرقێکی ئەوتۆی نییە، بەڵام بەڕێزت اختصاصت لە بەشێکی شیکارەوە گرتووە. واتە بەڕێزت ئەگەر تەواوت کرد تەنها ئەو پشکنینانەی تایبەتن بە مەسائلی کیمیایی ئەتوانی بیکەیت. ناتوانی فحوساتی بایۆلۆجی بکەیت، ناتوانی فحوساتی هیماتۆ بکەیت، ناتوانی فحوساتی پاراسایت بکەیت. وازەحە، یعنی شیکار لەم شتانە پێکاتوە. بۆیە من زۆرجار باسی شیکارەکەم. شیکار دایکە، ئەو هەموو قسمەی لەگەڵایە. مایکرۆبایۆلۆجی بەشێکە لە بایۆلۆجی کە بایۆلۆجی بەشێکە لە شیکاری. ئەمە لە بایۆلۆجیە مایکرۆبایۆلۆجی، مێدیکال مایکرۆبایۆلۆجی، مێدیکال بایۆلۆجی، کلینیکال بایۆلۆجی، ئەنواعمان هەیە، هەموویان دێنەوە ژێر چەتری شیکاری نەخۆشی. بایۆکیمستریمان هەیە، باشە، و کلینیکال کیمستریمان هەیە، مێدیکال کیمستریمان هەیە. ئەمانە هەر هەمویان بەشێکن لە کیمیا، کیمیاکەش بۆ خۆی بەشێکە لە شیکاری. فەرقەکەیان تەنها ئەوەندانە. یعنی تۆ ئەچیتە ناو شارێکەوە، 10 کۆڵانی هەیە، هەر 10 کۆڵانەکەی تاقی ناکەیتەوە، لە یەک کۆڵانێکەوە ئەڕۆی ماڵەکانی ئەو کۆڵانە تایبەت بە تۆیە. تەنها ئەوەنە فەرقی هەیە، ئەگەرنا هیچ فەرقێکی لەگەڵ شیکاریە نییە. کاکە ئەحمەد محەممەد دەڵێ کاک سروود بۆ ئەوەی ئەو شتانی کە فێر بووە لەبیری نەچێتەوە مەجبورە بە خۆبەخش کار بکات ئەگەر نەتوانێت سەربەخۆ کارێک بکەیت. قسەکەت زۆر ڕاستە، بەڵام یوتیوب هەیە، ئەتوانی سێری ڤیدیۆ بکەیت. مەبەستی من لەوەیە بڕۆ لە جاتیەوەی لە خەستخانەیەکە بە بەلاش ئیش بکەیت، لە مختبەرێکە کاتی خۆی لە مختبەرات ئەوانەی لە قەدیمە ئیشیان کردو ئەگەیسە جویان لێم بێت باشتر تێگەن. ئەو تیوبانی ئەو
مەوادانی ئەو شوشەواتانەی کە فحوساتی پێ ئەکرا هەمووی خاوێن نەکرایەوە وەکو ئێستا دیسپۆزەبڵ نەبوو فڕێ بدرێت یەک جا بەکار بێ فڕێ بدرێت ئەبواە بیشێ خاوێنی کەیتەوە خەڵکان هەبوو کاتی خۆی ئەچوو بەس ئەو ئیشەیەکە 6 مانجی یەکەم لە بەرامبەر پارەیەکی کەم هەتا فێرە بوو تۆش بڕۆ زۆر ئاساییە بڕۆ لەگەڵیانە مانجی یەکەم بە سەیری دەستیان بکە لە خەستەخانە باشترە لەوەی بەخۆ بەخۆش ئیش بکەیت لە مانجی دووەم هێواش هێواش هەندێک لە ئیشەکانیان لەگەڵا بکە لە مانجی سێم تەواو زانێرەکان لە لای خۆتە لە هەمان کاتە هاتیتەوە ماڵەوە بەس یەک کلیک لێکدا ئەسڵەن کتێب بخوێنەرەوە لە بارەکەی خۆتا کتێب بخوێنەرەوە هەرگیز لەبیرت ناچێتەوە لەبەری تۆ بناغەت هەیە هەر دەقەیەک ئیشێکت دەستکەوت لە ماوەی یەک هەفتەیە هەموو شتەکان دێتەوە جێ خۆی وەکو من نییە کە هیچ نازانم من ئێستا لە ئایتی هیچ نازانم ئەگەر بمەوێت فێر بم ئیشکەم لە ئایتیا ساڵێکم پێویستە بەڵام بەڕێزێک بەشی ئایتی تەواو کردو بەش پرۆگرامسازی تەواو کردووە دابڕاو هیچی لەبیر نەماوە یەک هەفتەی پێویستە بەس ببینی ئیشەکان چۆن نەکرێتەوە هەموو معلوماتەکان دێتەوە مێشکی قسەکەت زۆر جوانە من قبوڵمە کاکە ئەحمەدیان ئەزانم ئەوانە بۆچی وا ئاکەن خۆ ڕەنگە خۆشم هەندێک جار ئەوم کردوێت بەڵام من ئامادە نیم بۆ حکوومەت بیکەم بۆ ئەوەی حکوومەت ناچار بکەم بێتەعینم بکات من کاتێک لە خەستەخانەیە 100 خۆبەخش ئیشەکات بۆچی کارمان بێنم بۆچی ڕاتبی بدەمێ بۆچی مەسرف بکەم من بەسەکەم ئەلێرە ئەوەیە کە باسی خۆبەخشم کردووە من ناڵم خەڵک ناچار نییە بۆ معلوماتی بەڕێزت ئەو بەڕێزانەی کە لە کەرکوو کاتەعینە بن بڕۆ پرسیاریان لێ بکەن و قانونی حکوومەت ئەوەیە ئەڵێ 1 ساڵ لەژێر تێستایە 1 ساڵ نابێ هیچ نەتائیجێک بداتەوە ئەو ئەبێ بەس تەماشای دەستی ئەو کارماندانە بکە کە لەوەیە ئەوە قانونی ئیشکردنە ئەسڵەن تۆ بتەوێ هەموو شتێک فێربی و هەموو شتێک لەبیر بمێنێ هەرگیز وان نابێت ئەسڵەن تۆچی لە خەستەخانەیەکە بۆ نمونە من ئێستا تەطبیقم لە مستەشفای دڵە لە هەولێر ئەسڵەن فەحسی پاراسایتیان نییە دەی باشە من ئەبێ بە 4 هەفتە لەبیرم بچێتەوە ناکرێت یعنی ئەو شتانە من قسەکەی بەڕستم زۆر قبوڵە بەڵام بەرنامەی من ئەوەیە کێشەی ئەم هەموو تەعیناتە نەمێنێ وازەحە کێشەی ئەم هەموو تەعیناتە نەمێنێت کابرا بۆچی ئەو هەموو قسمە هەڵەبژێرێت کاتی خۆی ئەندازیارەکان کە ئیش زۆر بوو لە 2013 و 12 و هەتا 14 مهندس 50 وەرەقەی مانگانەی وەرەگرت 20 وەرەقەی مانگانەی وەرەگرت خەریجی مەعهد 12 وەرەقەی وەرەگرت کەس ناچوێت تڵبیەکان هەمووی ڕای کرد بۆ هەندەسیەکان هەمووی بەس بەشێکی هەندەسی مەعهد تەواو کەم بەش مەکات تەواو ڕاتبی 12 تا 15 وەرەقەیە ئەی بۆ ئیسە کەس ناچێت بۆ هەندەسیەکان لەبەرەوەی ئیشی نییە پرۆژە نییە ئەوە کێشەکانمانە مەگەر کەسێک خولیا و حەزی لە بەشەکە هەبێ بۆی بڕۆ ئەگەر ناوەرە ئێستا هەندەسی تەلارسازی بە 96 بۆی بڕۆ سبەی ڕۆژ لە ماڵەوە دانیشی چێ هەیە خەریتە لە تۆ بکڕێت چی ئەسڵەن خانووە کات کوا پرۆژە ئەو پرۆژانەی ئەشکرێ هەمووی مهندس لە دەرەوە دێنن و خەریتە و هەموو دیکۆرشن و هەموو بابەتێکی لە دەرەوەیە بۆ یانی ئەوە کێشەی ئێمەیە با خۆمان هەوڵدێن ئەم شتە نەمێنێت کاروا بڕات وەکو ئەو بەڕێزە فەرمووی 1-2 ساڵی کە پەرستاریش جێ نامێنێت لەبەر لە ماڵەوە دابنیشێت ئێوە کاتە چی خوێنیت هەر کولی تۆ بەخوێنی ئەو کاتە کولی تۆ 100 ژۆری ناویێت لەبەر هەمووی تەقدیمی ئەوێت ئەو تەواو ئەوە مەبەستەکانی ناکاتە حسێن پشتیوان لە فۆرمی زانکۆی تیشکماوە یان نا ئەوەمان جواب دایەوە لە نیا محەممەد ئەڵێ مامۆسەدوان دوای سێری ئەم لایڤە بکەمەوە وەڵڵا هیچ مەجالم نییە ئێستا سێری بکەم تکایە دەتوانێت ڕیکۆردی بکەن زۆر سپاس بەڕێز ئێمە هەروەکو کاکەسرۆ دەستی خۆش بێ بە کۆمنت جوابتی داوەتەوە بەڵێ ئەم ڤیددیۆیە هەمووی خەز نەبێ وەڵامی پرسیارەکانتان هەمووی ئەتوان لێرە وەربگرنەوە هەر کاتێک ویستان ئەتوانن تەماشای بکەنەوە لە کەناڵەکە ئێمە دایانین پرسیارەکان ببینەوە وەڵامەکانی وەربگرنەوە ئینشاءڵڵا لە خزمەتتان نابێت
کاکە عومەر جیهاد دەڵێ تکایە مامۆستا بە کورتی باسی تەنەزول بکە بە تایبەتی لەسەر فۆرمەکە چۆن لە کولی کە بۆ من هاتووە بگۆڕم بۆ ئەو کولی کە من دەمەوێت. بەڕێزم ئێمە یەک ڤیدیۆی تێروتە سەلمان لەسەر دابەزین پێشکەشتان کردووە، ئەگەر هەڵە نەبم 2 ڕۆژ لەمە بەربەتانمان داناوە بە ناوی چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی دابەزین و گۆڕینی شوێن 2021-22 لێ بە تەفسیلی باسمان کردووە. بینەری ڤیدیۆکە بە زۆریش ئاسانە کە سایتەکەت لێدا واجهەیەکت بۆ کرێتەوە پێشکەشکردنی داواکاری لێ ئەدەی کە پێشکەشکردنی داواکارێکە کرایەوە وشەی تێپەڕ و بەکارهێنەر ناوی چواری قوتابی ژمارە مۆبایلێک ئەمجا لە چ پارێزگایەکی باقیەکەی دیکەی خۆی تەواوی کردووە بە چ سیستم و بە چ بڕیار و بە چ ڕێنماییەک ئیشەکانەکەی ئەوە سابتە و گۆڕانکاریتیانە. پاشان ئەڵێ لە زانکۆی بۆ نمونە پۆلیتەکنیکی هەولێر بەشی یان کۆلێژی ببورن کۆلێژیان پەیمانگەکە ئەنووسیت ئەمجا بەشەکەی ئایا بە پارالێلە بە ئێوارانە بە زانکۆڵاینە بە کامیانە. لە پاش ئەوە حەقلێک هەیە ئەمجا بۆ زانکۆی واتە ئەو زانکۆی ئەدەوێت نەقلی بۆ بکەیت بە هەمان شێوە ئەویش پڕەکەیتەوە. ئەمجا یەک شتێک هەیە لێرانە فایلێک ئەو فایلش چییەکە هەڵێ بژێریت ناوت لەکوێ هاتۆتەوە کە بە سەوز پێت پیشانەدات ڕسمێکێگریت لەوێ ئەتاچ فایلێکی واتە لەو شوێنەیە ئادێکەی بۆ ئەوەی لەگەڵ معاملاتەکە تا بڕوات کلیکی لێ دەیت و چوونە ژوورەوە هەڵە بژێری پێتەڵێ معاملاتەکەت بەسەر کەوتوی نێردرا. ئەمجا چۆن بە داداتونی بەکویم زین گەیشتۆتە کوێ هەر لە هەمان سایت لەژێر پێشکەشکردنی داواکاریەوە حەقلێکی دیکە هەڵێ بژێریت هەموو ناوەکان و ئەوانە هەیە لە بەشی سەرەوە 3 جێگە هەیە یەکیان زانکۆکاڵە بژێری ئەو زانکۆی ئێستا لێ وەرگیراوی ئەو کۆلێژەی لێ وەرگیراوی ئەو بەشی ئێستا لێ وەرگیراوی پێش نەقڵکردنەکەت ئەیان نووسیت یەکسەر ناوەکە دێتە سەری ئەڵێ لە تۆماری گشتی زانکۆی یەکەمە چۆتە زانکۆی دووەم فەرمانی بۆ دەرەکرێت ڕەفز بۆتەوە کێشەی هەیە هەر بابەتێک بە لەوێ پێتەڵێت. ئامێنە بەرزنجی ئەڵێ تکایە مامۆستای بەڕێز کۆنمرەکەم 81.6 بوو بۆ جاری یەکەم ناوم هاتۆتەوە لە کۆلێژی پەروەردەی ئاکرێ لە زیندەوەرزانی بەڵام گۆڕانکاری لێکرا ئەو بەشەم گۆڕا بۆ مەعهەدی ئاکرێ بەشی پەرستانی بەڕای تۆ کام باش باشترە. ئامینە خان ئێمە لە کەناڵیش جوابی بەڕێزمان داوەتەوە دیارە کۆمنتەکەمانت نەبینیوە ئەلبەتە بەشەکەی یەکەمت کە کۆلێژی پەروەردەی ئاکرێ زیندەوەرزانیە بەشێکی زۆر باشە هیچ کێشەیەکی نییە بەڵام مامۆستاییە جارێک دیکە هاتینەوە بە بازنەیەکی داخرا سوڕاینەوە سەر ئەو خاڵی کە تەعیناتی کەمە پەرستارێکەش 2 ساڵەیە زووتر تەواوێکیت مەجالت هەیە لە داهاتووە کولیە بخوێنیتەوە پاش ئەوەی ئەگەر ئیشەکەت بۆ خۆت پیدا کرد و داهاتی خۆت هەبێت بۆ ئەوەی جارێکە ڕەخنەمان لێ نەگرنەوە بڵێن ئەم هەموو نەفەرە بۆ پەرستاری ئەنێریت ڕائەکە بۆ خۆت بەجێ بێڵم خۆت کامیانت پێ باشترە. من وەکو خۆم بەشە تۆبیەکان تەنها لەبەر ئەوە پێم باشترە مەجای ئیشکردنی لە خەستەخانەکان لە عیادەکان لە شوێنەکانی چارەسەری سروشتی لە شوێن دەرزی لەدان و کانوولە لە هەموو بابەتێکە ئەتوانی مەجالێکی ئیشی تیا بکەیت. خۆزگە مامۆستایی وا نەبووایە ئەو کاتە هەرگیز باسی مەعهەدمان ناکرد بەڵام بەداخەوە یعنی جارێکە لەمەوە تەعینات نییە کە تەعیناتیش نەبێت یا ئەو قوتابخانە ئەهلیەکان یان مامۆستای خوسوسی لە پێشە. بە قەراری کۆتایی بۆ بەڕێزت بەجێ بێڵم بزانین بەڕێزت خۆت چیت پێ باشە. کاکە ئەحمەد دەڵێ خۆشەویستی کاک سروو و سوپاس بۆ ماندووبوونت و وەڵامدانەوە. کاکە ئەحمەدجان ئێمە لە خزمەتان چەند بەخوای گەورە لە دڵسۆزیمان بۆ ئێوە ئەو قسە ناکەین ئەگەر تۆزێکیش بەناوێک تۆزێ بەتوندی جوابمان دابێتەوە بەڕاستی دڵم بریندارە بۆ ئەو حاڵی کە هەیە شت زۆر لە دڵمانایە داوای لێبوردنەکەین ئەگەر بە شێوازێک جوابمان دابێتەوە بەڵام واقعەکەمان ئەوەیە بەداخەوە ئێمە لە خزمەتان خۆمان و کەناڵمان لە خزمەتتان نابووینەوە بۆ خزمەتی ئێوەش ئەم کاراکەین سوپاستانەکەین
کە لێمان قبوڵەکەن. کاکە حوسێن ئەمە وەکوتم زانیاریمان لەسەر زانکۆ کۆلێژ ئەهلیەکان نییە. بەڕێزم لە چەند زانکۆ کۆلێژی تدان هەیە ئەوە نرخیان چۆنە؟ نرخیان لە نزیکەی 60 وەرەقە بۆ 70 وەرەقەیە ساڵانە ئەگەر داشکاندنێکی کەمیان کردبێت. ئەوەی بیزانم لە هەولێر لە تیشک هەیە، نەمزانیوە لە زانکۆکانی دیکە احتیمالێکی کەمی هەیە لە جیهانیش هەبێت، نەمزانیوە لە شوێنی دیکە. سەبارەت بە سلێمانی و ئەوانش ڕاستی معلوماتم کەمە لەسەریان. وەکوتم ئێمە زیاتر ئیتیماماتمان لەسەر حکوومەکانە، نامانەوێت ڕێکلام و هەندێک بابەت بۆ زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان بکەین. لە حاڵەتێکە ئەگەر ئەوان خۆیان داوا بکەن و کۆمەڵێک ڕێکاری و هەندێک شت هەیە کە بتوانین ڕێکەوین لەگەڵیانە، زۆر ئاسایی ئەوان زانیاری بە ئێمە بدەن، ئێمەش بۆیان بەڵاو بکەینەوە، ئەوان یارمەتی دەری ئێمە قوتابیان من لە هەندێک حاڵەتە کە ئەویش بە پێ ڕێکەوتن ئەتوانین لەگەڵیانە قسەی لەسەر بکەین. سەیوان عەبدولقاهار ئەڵێ مامۆستا جیاوازی نێوان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی هەولێری پزیشکی چییە؟ بۆچی دەرەجەی وەرگرتنیان بۆ هەمان بەش جیاوازە؟ بەڕێزم زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زانکۆیەکی تەکنیکیە کە وشەی تەکنیکی هاتە پێشەوە، واتە ئیشوکاری دەستی خۆت عەمەلی زۆرە. ئەگەر ئەو ڕۆژە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی وەزارەتی خوێندنی باڵایە گوێتان لێ بووبێ کە دکتۆر خەتاب پێشنیاری ئەوەی کرد خوێندنی پیشەیی و خوێندنی تەکنیکی فراوان بکرێت. مەبەستەکە لەوەیە زانکۆی پۆلیتەکنیکەکان پەیمانگە پیشەیەکان زیاتر ئیتیماماتی پێ بدرێت بۆی خەڵک بە عەمەلی فێری ئیش بکرێت، فێری کەسابەتێک بکرێت، پشت بە حکوومەت نەبەستێت. ئەوە مانای پۆلیتەکنیکە. زانکۆکانی ترمان کە پۆلیتەکنیک نین زیاتر بە نەزەریات شتە خوێنن، ئیشی عەمەلیان کەمە، 3 ساڵ 4 ساڵ ئەخوێنن، 180 ئیشەکانیان خوێندنە و لەسەر کتێبە، 120 نەکەوێتە ئەوەی بستنە سەردانی نەخۆشخانەکان بکەن، ئیش لەسەر پراکتیزەکردنی ئەو ئیشانە بکەن کە خوێندویانە. فەرقەکە ئەوەیە. مۆزوعی جیاوازیش هەڵخەڵەتانی خەڵکە بۆ ناوی کۆلێژی پزیشکی. سوێن بەخوای گەورە فەرقێکی تکیتیانە. و من تەحەدا ئەکەم ئەو بەشانەی لە پۆلیتەکنیکەکان هەیە زۆر زۆر باشترە لەوانەی لە پزیشکەکان هەیە. مەبەستم لە چارەسەری سروشتی، لە پەرستاری، لە مامانی، یاخود مایکرۆبایۆلۆجی، کیمیای کلینیکی ژیانی، ئەو بابەتانەیە. یعنی قسمە پۆلیتەکنیکەکان، کۆلێژە پۆلیتەکنیکەکان 180 عەمەلیە، 120 نەزەریە. من بۆ خۆم ئێستا لە پۆلیتەکنیکی هەولێر لە کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی هەولێر بەشی شیکاری نەخۆشیەکان تەنها و تەنها لە ماوەی 1 ساڵی دوور و درێژە 10 دەرەجەم لەسەر نەزەریە، 10 دەرەجە لە 100 دەرەجە 10 دەرەجەم لەسەر نەزەریە. هەمووی عەمەلیە، سمینارە، راپۆرتە، بەحثە، یعنی ئەو شتانەیە دەبێت خۆم دەرس شەرحکەم، دەبێت محاضرات حاضر بکەم، ئەنی کۆمەڵێک بابەتە. ئەمجاش من ئێستاکە لە مەرحەلە 4م، لە هەفتەیەکە 2 ڕۆژ لە خستەخانەکان دەوامەکەم، یعنی بە شێوازێکە شتێکی زۆر زۆر باشە. هەرچەندە بەداخەوە خستەخانەکانمان ئەوەنە ئیش نادەن بە تەڵەبە، ئیشەکان بەو شێوازە فێر ناکرین، بەڵام هەرچۆنێک بێن ئێمە سەردانی نەخۆشخانەکانەکەین، ئامێر و تەکنیکی تازە ئەبینین. ڕەنگە لە هەندێک شوێن زۆر یارمەتیمان نەدرێت، لە هەندێک شوێن ڕەنگە یارمەتیمان نەدرێت، لە هەندێک شوێن ڕەنگە هەر بۆ خۆی بنکەیەکی تەندروستی بێت، نەخۆشخانەیەکی بچووک بێت، هەر ئەوە نەتوانایی هەبێت کە نەتوانێت زیاتر یارمەتی ئێمە بدا. بەڵام جیاوازەکان وەکوتم لە بینی نەزەری و عەمەلیە پۆلیتەکنیکەکان 180 عەمەلیە، بە پێچەوانەوە ئەوانەی تر 180 نەزەریە. نێرگەز حەسەن ئەڵێت سڵاو مامۆستا، ئەندازیاری نەوت یان چارەسەری سروشتی؟ وەڵی خوشکم، ئەگەر ئافرەتە بۆ مەبەست بۆ ئافرەتە چارەسەری سروشتێکە باشترە.
هەم بەشێکی پزیشکیە هەم زیاتر ئەتوانی لە ئۆفیسێکە ئیش بکەیت نەوت ئەندازیاری نەوت تۆ دەوێت سەرپەرشتی کۆمەڵەشت بکەی ڕەنگە لە کۆمەڵگەی ئێمەیە بەو شێوازە ڕێپێدراو نەبێ ڕەنگە بەو شێوازە یارمەتی دەر نەبێ وەرزەم ئافرەتە مەسایلی نەوت وەکوتمەوە کە خەسرۆ پرسیاری ئەوەی کرد ئافرەتەیان بە بڵین کوڕە وتم هەستەکەم بەپێی ناوەکەی ئافرەتە دەسێنەفی تەواو کردی ئافرەتە و پێیان گوتە لە جێ زۆر دوور ئیش هەیە کە ئافرەت ناکوێت ئەسە بێ ئیشە زۆر مەوزوعەکە ئەوەیە ینی بەڕێزت لەوانەیە نەتوانیت دانیشتوی هەولێر بیبسی لە دهۆک هەفتەیە دەڕۆژ بمێنیتەوە لەوانەیە بەڕێزت نەتوانی بیسیت مانجێ مانگونیەک لە زاخۆ لە نەوت بمێنیتەوە لە شەریکات یان بچی بۆ کفری و کەلار ینی مەبەستم ئەوە نیە خوا نەخواستە مەبەستم لە شوێنەکان نە ئەمە کۆمپانیەکانی نەوتمان زیاتر لەو شوێنانەیە ڕەنگە بۆ تۆ زەحمەت بێ ئەو کارە بکەیت بۆیە مەوزوعی من کە ئەڵێم چارەسەری سروشتی بۆ ئافرەت باشترە ئەوەیە شادیارە پرسێت تکایە لە سلێمانی ئەو بەشانە نییە تەکنیکی وەرجێڕان ماحەت نەمزانیوە هەبێ بەڕێزم نەوەڵە تەنها لە هەولێرە ئەو قسمە هەیە کاک ئەحمەد دەڵێ کاک سروشت ئێستا ئەگەر لە پەرستاری ماحەت دەرچووم و ئەوائیلیش نەبووم دەتوان بچمە کولیە بە پارە و چەند پارەی دەدەی بۆ چوون بۆ کولیەوە 2 ساڵ یان 4 ساڵ دەست خۆش بێ بۆ ماندووبوونت وەڵامدانەوە سپاس کاک ئەحمەد گیان طبعاً ئەوائیل نەبی ساڵانە هەندێک قوتابی وەرەگیرن لە پەرستاری بە پارالێل 4 ملیۆن بوو پێشداشکاندن ئێستا کەم کراوەتەوە 145 یانیەکە 1,800,000 لێ کەم کەرەوە 2,200,000 کات 4 ساڵە خوێنیت بە ئەکیدی ئەوە شکوگومانیتیانە یا ئەتوانی بێتە چارەسەری سروشتی لەم کاتەیە ڕێنمایەکان وایە ئەتوانین بێتە چارەسەری سروشتی بە سیستمی پۆلیتەکنیک لەوێ ساڵانەت 2 ملیۆن ئەگەر کەمی کەینەوە لەوێ تقریبا 900,000 لەوێ تقریبا دێتە نزیکەی 1,400,000 لەو دەورانە بەڕێزێک ئەڵێ مامۆستا ئەمێ بەشگۆڕین بکەم لە پەرستاری مناڵان بۆ تیشک تۆ بڵێ وەرم بگرن بەشی تیشک 84 ئەوێ خۆم 85 تکایە جواب بەڕێز من کێشەت نییە دەرەجەیەک بەرزتری لە قسمەکە ئەتوانی معاملات بکەی معاملاتەکەش ئەوەیە سەرەتا لە بەشی پەرستاری مناڵان خۆتەکەی بە خۆت تۆمارەکەی ئەمجا لە ڕێگەی سایت و لینکی دابەزاندنەوە داوای دابەزاندنەکەت ئەەکەی وەکو کۆنمرە بەڕێزت وەرەگیرێت ئەگەر کورسی بەتاڵیان نەبیان وەرن نەگرن ئەوە ئەگەڕێتەوە قسمەکەی خۆت و لەوێ بەردەوامەریت جیاد دەپرسێ مامۆستا کۆلێژی پەرستاری دهۆک یان شێخان باشتر بۆ تاعینات ڕاستە دەڵێن کۆلێژی شێخان باشتر چونکە بەسەر مووسڵەوەیە نا کێشەی ئەوەی نیە تو لە چۆ تاخەڕوچکەی ئەگەر بتاقەی باعت فۆرمی خۆراکت سەر بە مووسڵ نەبێ سادەی لێ ناکەیت ینی ئەوە مانای ئەوە نییە کە شێخان سەر بە مووسڵە و ئەوەی لێ تەخەڕوچکە ئەتوانێت تاعین بێ لە مووسڵان نەخێت چکەوە سەر بە هەرێمە هەروچیانش پەرستارین بەڵام وەکوتم دائیمەن پۆلیتەکنیکەکان عەمەلیان زۆرترە بۆیە ئەڵێن باشترە مەوزوعەکە تەنها ئەوەیە دائیمەن پۆلیتەکنیکەکان بە عەمەلی لە خەستەخانەکان ئیشەکەن هەرچی پەرستاری کۆلێژە پزیشکیەکان یان کۆلێژی زانستی تەندروستیەکان یان کۆلێژی خودی پەرستاریە زیاتر بە نەزەریات ئیشەکان عەمەلیان کەمە تەنها ئەو بابەتەیە هیچی تر نییە سەیوان عەبدولقەهار ئەڵێ بایۆلۆجی گشتی باشترە یا چارەسەری سروشتی بەڕێزان بایۆلۆجی گشتی بۆچی خراپە ئێستا بایۆلۆجی پزیشکی کراوەتەوە لە هەولێر ئەمە یەکەم دڵنیام لە شارەکانی دیکە لە ساڵانی داهاتوو ئەکرێنەوە ئەمە دووەم سێمیان بایۆلۆجی گشتی بەشێکە وەکوتم بەشێکی بچوشی شیکارەوە ئەتوانێت بە شیکاری ئیش بکات چارەسەری سروشتەکەش پێشتر باسمان کردووە کە هۆکارەکانی باشیمان باس کردووە لە کولی علومی ناتوانانی ببیتە مامۆستا لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان قەرارێک دەرچێت ئەوەی بایۆلۆجی گشتیە نەتوانێت لە
مختبرات ئیش بکات ئەوەش کێشەیەکت بۆ دروست بکات بۆیە قەناعەتم وایە چارەسەری سروشتەکە باشترە هەورامان ئەڵێ سڵاو مامۆستا لە زانکۆکان هەولێر بەگشتی تاکەی مەعامەلات بەردەوام ئەبێ وەڵای بەڕێزم وەکوتم یانی سەر ڕۆژی شەممە ئەکرێتەوە عادەتەن هەفتەیەک شێوێت مەعامەلات هەفتەیە تا دە ڕۆژ هەنی مەعامەلات هەر ئەوەندە ناخایەنێت ڕۆژی شەممە کرێتەوە لەوانەیە هەتا پێنجشەم یا ناوەڕاستی هەفتەی داهاتووی بکرێتەوە ئاڵاخان دیارە پرسیارەکەی ڕش کردێتەوە کلارا لە مامۆستا من بە تەمامی مەعهەد نۆبڵم بەشی پەرستاری دەمەوێت کە تەواوم کرد بچمە کولیە ئایا لە چ کولیەک دەتوانم بخوێنم دەبێت کۆنەمرەم چەند بێت ئایا لە هەموو حاڵەتێک من دەبێت بە پارە کولیە بخوێنم بەڕێزم ئەگەر مەعهەدی نۆبڵ پەرستاری تەواو بکەیت پێویستە معدلت لە 80 بەسەرەوە بێت بۆ ئەوەی بیتەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشی چارەسەری سروشتی ئەگەر لە ئەهلیەکانیش پەرستاری بخوێنی ئەوە شتێکی ترە بەڵام زانکۆی پزیشکی کۆلێژی پەرستاری خەریجی مەعهەد ئەهلیەکان وەرناگرێتەوە ئەوە سێم ساڵە لەسەر یەک زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر یان زانکۆ پۆلیتەکنیکەکان بەتایبەت لە هەولێرە خەریجی مەعهەدە ئەهلیەکان لە بەشی پزیشکی و لە بەشی ئایتی معدلیان لە 80 بەسەرەوە بێ ئەچنە پێشبڕکێەوە بەرزترین کۆنمرەکان 3 تا 5 تەڵەبەیان لێ وەرەگیرێت ساڵانە بەس ئەوە هەیە لە حکومی بەڵێ بەپارەیە بەڵام لە ئەهلیەکان ئەوە هەر سیستمێکەوە شێوازێکەیە ئەوە ئەکید خۆیان باشتر ئەزانە بەڵێ لە هەموو حاڵەتێکیش بێ بەپارە بخوێنی زەینەب پرسێ سڵاو مامۆستا ناوم لە کیمیای ژیانی کلینیکی هاتیتەوە پاشە دابەزم بکەم بۆ شیکاری یان هەر وەکو خۆت وتت دەگەڕێتەوە سەر زیرەکی ئەو شخصی کە تەواوی دەکات وەڵی کیمیای کلینیکی ژیانی ینی من ئەم هاوێنەیە لەبێ تەطبیقم لەگەڵا بۆ زۆر لێ بێزار بوو من کە زۆر باسی مایکرۆبایۆلۆژی و ئەو قسماکەم لەسەر دەمی تەڵەبەکانی خۆیانەوە ئەیجاومەوە ینی بڕوا بکە هاتبوو نەیەزانی چی بکات مەرحەلە 4 بوو بۆیە من ناڵم بەس بۆ شیکار ئەستە پەرستاری ئەستە بایۆلۆجی پزیشکی ئەستە ئایتی هەر بەشێشی تر گرنگی ئەوەیە کیمیای کلینیکی ژیانی مایکرۆبایۆلۆجی لە بەرنامەت نەبێت ئەستا هەر شوێنێکی تر ئەوە باشترە ئەوە قەناعەتی منە لەسەر قسەی تەڵەبەکانی خۆیان وەکو جاری دیکەش باسم کردوە نزیکەی 20 بۆ 25 تەڵەبەمان هەبوو ئەم هاوێنە لەگەڵمانە یعنی بەڕاستی زۆر زۆر بێزار بوون لە قسمەکە یعنی خۆشیان نازانن ئەبن بەچی بە ناوی کۆلێژی پزیشکەکە هەڵمە خەڵەتێن زۆر کەس ئەو شتە تەسیری لێ کردووە و قەراری هەڵی داوە ئالاخان ئەڵێ ڕاستە پەروەردەی زمان مەخمور هاتیتەوە نزیک کولیەکانی هەولێر شوێنەکەی بەڵێ هەر لەناو هەولێرە لە تەنیشت کولی پەروەردە هەر بەرامبەریان هەر لەناو ئەوانە ئەگەر هەڵە نەبم لەوێ هاتوتەوە لانی لەوێ ئەخوێنن ئێستا لەبەر وەزع مەخمور باشنیە و تەڵەبە ناتوانێت هاتووی بۆ بکات دەلۆر دەڵێ سڵاو ئەگەر بتێ ماسەر بخوێنی لە کەنەدا ئایا دەتوانێت یەکسەر دوای بەکارهێنەر ماسەر بخوێنی بەڵێ هەتا پێویستی بە ئەزمموی 2 ساڵ کارکردنی ناوێت نەخێت تۆ لەبەرەوەی تەعین نیت ئەوانەی کە تەعینن ئەو شێشانیان زیاتر هەیە ساڵانێکیش ئەو قەرارە هەبووە تا ئەوانەی ئەوایلن 1 ساڵ ئەوان کە 2 ساڵ بەڵام وابزانم ئێستا ئەو قەرارە نەماوە و ڕاستە خۆ تەڵەبە ئەتوانێت خوێندنی ماستەرەکەی بکات بەڵام عادەتەن تۆ هەتا مانگی 10 و 11 ئەمی جامعیت بۆ دەرناچێت زیاتر لەو کاتانە ئێنەکرێت بۆیە ڕەنگە ناتوانیت ئەو ساڵە ڕاستە خۆ تەقدیمکەی بەڵام لە هاوینی و لە بەهارەکەیە ئەتوانیت تەقدیمیتی ئینشاءالله محەممەد جەبار ئەڵێ وەڵا کاک سروود بەخوای دەڵێن ئەندازیاری کیمیا دەتوانێت ئیشی لە پاڵاو گەنەوچیەکان بکات بەڵام ئەندازیاری نەوت ناتوانێت لەباری کۆگای دەرمان و پیشەسازی کار بکات ئەوەش گومانیتیانە بەڕێزم کیمیا دەتوانێت ئیش لە پاڵاوگەکان بکات بەڵام لە پاڵاوگەکان تایبەت بەچی ئیش بکات ئاگادار بە تایبەت بەوە ئیش بکات کە شیکاری نەوت بکات نەک دەرهێنانی نەوت ئاگادار بە وە سەبارەت کۆگای دەرمان و پیشەسازی بە ئەکیدی نەوت ناتوانێت ئیشی تیا بکارێتەوە خۆ شتێکەش گومانی تیانە ئەوە دڵنیا بە منەوەکوتم کیمیا لە زۆر شتا مشتەرەکە لە زۆر شتا تێکەڵە لەگەڵ
ئەو بابەتانەیە با بڵێن بەڵام مانای ئەوە نیە نەوت بەشێک بێ لە کیمیا بەڵکو کیمیا بەشێکە لە نەوت نەوت دابەشە بێ بۆ میکانیکی بۆ دەرهێنانی نەوت بۆ پاڵاوتنی نەوت بۆ شیکاری نەوت بێگومان ئەندازیاری کیمیا ئەتوانێت لە پاڵاوگە کاریشکات بەڵام لە پاڵاوەکانە ئیش لەسەر چیەکات لەسەر پێکهاتەکانی نەوت ئیشەکات بەڵام بەڵێ بە حقیقەتیش دەرمان لە مەسایلی دەرمان و پیشەسازی دەرمانە ناتوانێت ئیش بکاتنەوت ئەوە شکوگومانی تیانە قسەکە زۆر ڕاستە کاکە هونەرە لە دەستان خۆش بێ ئەمە شەڵین بەڕێزن لە خزمەتان ڕێیان کاکەمەم ئەڵەیە کاک سروود لە بەشی سەرکردن شەهادەی پەیمانگەکەی هیچ جیاوازیشی هەیە لەگەڵ شەهادەی زانکۆکەی بێگومان جیاواز حتا پەرستاری کە زۆر زۆر نزیکن لە یەکەوە جیاوازی هەر هەیە تەمان خەریجی کولیە بیت باشترە لە پەیمانگە ئەوە شکوگومانی تیانێ پێش هەموو شتێک بەتایبەت ئەگە هەمان قسم بن دوایەوە تۆ ئەگەر خەریجی با بڵێن پەیمانگەمی ناتوانانی ماسەرە دکتۆرا بخەریت پێویست بۆیە کولیە تەواوکەیت ئەنی ئەوە یارمەتی دەرە بۆت کاکەونەرەڵێ دنیاش هەروە نابێ ئینشاڵڵا خوا چاکی دەکات بۆ هەمان وەڵڵاتە ئەوە شکوگومانی تیان نییە ما ئەگەر خۆمان چاک بین خوای گەوری ئینشاڵڵا چاکەمان بۆ دێنێت بە ئەکیدی دڵی خۆت خاوێن کەرەوە لەگەڵ خوای گەورە ڕازقە لەوانەیە تۆ قسمێک تەواوکەی لە ئیشی ترا سەرکەوتوو بیت لە ئیشی خۆتا سەرکەوتوو نەبیت ئەوەی کە شەهادەتیایە هەیە زۆر کەسشمان بینیەوە لەو بابەتانە بینین لە بەشێکا تەواوی کردو بەڵام لە بەشی ترا زۆر سەرکەوتوو بووە کاکەونەرە لە قسەکانت زۆر ڕاستە مامۆستا ئەمەش هیوادارین ینی ئەو قسانەی ئەمە ئەیکەین وا لێک نەدرێتەوە کە ئێمە ڕخمان لە هەندێک شت بێ ئێمە ڕخمان لە هیچ شتێک نییە ئێمە واقعەکە و چارەسەرەکان و هەندێک شتێکە بە نەزڕەی ئێمە بە قەناعەتی ئێمە بەبیرکردنەوەی ئێمە ئەو های باشترە ڕەنگە هەڵەبی بەڵام ئەوە قەناعەتە ئینسان کاتێک شتێکە بینێ خوێندنەوەی خۆی بۆکە بۆ ئەوەی چۆن لای دنیابینی خۆی ئەڵێت ئەو کاتە کاکە عومەرە لە سڵاو ئێمە شڵێن سڵاو لە بەڕێزت ناوم لە قانون هاتەوە علمیم باشە قانون بەشیشی باشە هیچ خراپەی شتیانێ بەڵام عادەتەن علمیەکان لە بەروی مەجالاتیان زۆرە کاتێ نایان لە قانون دێتەوە خەڵک پێیان ئەڵێ ئێوە علمین بۆ چێسنە قانونەوە قانون بەشیشی باشە بەڵام گرنگ سەرکەوتنی خۆتە لە بابەتەکەیە سعاد سعید ئەڵێ باسی بەشی سیاسەتی نێودەوڵەتی و دیپلۆماسی بکە وەڵاهی بەڕێزم پەیوەندی نێودەوڵەتەکان بەگشتی کە با بڵێن مەسائلی سیاسەتی نێودەوڵەتی دیپلۆماسی شەگرێتەوە بەشێکە من مامۆسای گەورە و خۆشەویستمان مامۆستا سەرسام اختصاصی لێ هەیە و ئینشاڵڵا لە سەرەتای هەفتەی داهاتوە دکتۆراکەشی لێ تەواوەکات من ناڵێم بەشێکی خراپە بەڵام ئەو بەشە پەیوەندی نێودەوڵەتەکان زیاتر ڕەبتە بە سیاسەت و بە کارکردن لە باڵێزخانە و کۆنسڵگەریەکان و پەیوەندیەکانی نێودەوڵەتیە ڕەنگە لە وڵاتی ئەمێ ئەو بوارە تۆزێک کەم بێت ئەگەر نابەشیشی زۆر زۆر باشە و بەتایبەتی ئەگەر یاسای نێودەوڵەتی بێت نەک سیاسەتی نێودەوڵەتی ئەگەر یاسای نێودەوڵەتی بێ هەر زۆر زۆر گرنگە چکە قانون دووەلی شتێکی زۆر گرنگە تۆ ئەو کاتە قانونی بینی وڵاتانە خوێنی بەڵام پەیوەندەکان و با بڵێن یان سیاسەتی نێودەوڵەتی و دیپلۆماسی بەشێکە زیاتر پەیوەندی بە عیلاقاتی بینی دوو وڵاتەوە هەیە لە ڕێگەی پەیوەندەکانەوە ئیش و کارەکەن یا وەزارەتی دەرەوەیان هەیە ئیش و کاری تایەکە ئیلاف شوانی ئەڵێ پەرستاری ئێواران دەتوانێت بستەوە کولیەکەی لە مەرحەلە 3 و 4 بێپارە بەڕێزم ئەگە یەکەم بێنی لەسەر ئاستی قسمەکەی خۆت بەڵێ ئەتوانێت بستەوە و بەبێ پارەش محەدەرە داشتا بەسەرەوە بەبێ پارە ئاڕێت ڕووناک شادی ئەڵێ مامۆسای گیان تخوا بەشی هەندەسەی کیمیا بەشێکی چۆنە ئەوە خەونی من بوو ئێستاش شکر بەدەستمێنە الحەمدولله بەشێکی زۆر زۆر باشە ئاگادار بن یانی کاتی ئێمە مقارنەی بەشێکەکەین لەگەڵ بەشیشترا بۆ نمونە کیمیا لەگەڵ نەوت کیمیا لەگەڵ تەلارسازی لەگەڵ شارستانی ئەوە مانای ئەوە نیە بەشە خراپە ئاگادار بن کە تۆ دووشت دانەی باسییانەکەی کامی باشترە لە کامی طبعا دەبێت یەکیان باشتر بێت یەکیان یان یەکسان بەڵام ئەگەر تۆ وتت ئەو بەشە چۆنە من وتم خراپە ئەوە خراپەیەکەیە ئەی دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە
لە نێوان دوو بەشێک کە مقارنەکەین مانای ئەوە نییە خراپە باشە ئێستا ئاو ئاگەر هەرچیان باشن هەرچیان خراپە ئەو ئەگەر نەبێت لە چی ناخنچێ کە زۆر بۆ خنچێنێ هەمان شێوە ئاوە دەستخۆش خدای ئەوەیە بختانمە پێ نەکەن وەکو وتمان ینی کە تو ئاگەر چێشتی پێکوڵێنین نەوتی پێ ئاماداکەین پاڵاوتەی نەوتی پێکەین کۆمەڵە ئیشی زۆر زەروری پێکەین خۆمانی پێگەرمەکەینەوە بەڵام زیاد لە پێویست بوو ئەمان سووتێنێ ئەمەیە بابەتەکە بەشی کیمیا بەشێکی زۆر زۆر باشە من جاری دەڵم بەداخەوە لە وڵاتی ئێمەیە پیشەسازیمان نییە ئەگەر نا بڕۆ لە وڵاتان پترۆکیمیایی و سناعەتی کیمیایی دنیای داگیر کردووە ئەو بۆی لە نینۆک تێدەی ئەو بۆی لە خانۆکە تێدەی ئەو سیارەی ڕەنگەکەی ئەو معجونەی بۆ سیارە بەکاری دێنی لە پاش دەعمکردن کە ڕاستکردنەوەی پێەکەی ئەمانە هەمووی کیمیاییە پێوترێ پترۆکیمیا واتە لە پێکهاتەی نەوتە و پێکهاتەیەکی کیمیاییە لەبەرەوە ئێمە بەداخەوە جار دیکە ئەڵێمەوە کە ئەو سەنعەتانەمان نییە ئەو پێکهاتانەمان نییە کێشەکەمان لێرە دروستە بێ ئەڵێن ئەو قسمە بە کەڵک نایەت ناوانی هیچ قسمێک نییە بە کەڵک نایە بەڵام ڕەنگە بۆ ژینگە وڵاتەکەی ئێمە بە کەڵک نایە لەبەرەوەی مەجالی کارکردنی ڕەنگەکان بێت ئەگەر ناوەڵاهی بەشی کیمیا ئەسڵەن لە شەریکاتی نەوتە ئەوەنەیان پێویستە ئەوەنەیان پێویستە تەنانەت لەو شەریکاتانەی کە فاس واتە خایانکەرەوەکان بەکار دروستەکە هەر زۆر زۆر گرنگە تۆ دەبێت بە قیاسێک دروستیکە ماوەدی کیمیایەکەی پێکاتەکەی بە شێوازێک بێت یعنی تەسیر لە بەکارهێنەر نەکە ئێمە ئەو پێکاتە من خوارە بۆڵێ خەتەرە دەمامک بکە ئەنجا ئیش بکە چکە تەنانەت بەس هەڵمەکەی هەڵمەژیت هەموو گەدە و ڕێخۆڵەکان دەسووتێنێ چۆ مادەیەکی خەتەرە ئێمە چۆن وا بکەین ئەو مادەیە پاکەرەوەیشی بەهێز بێ و هیچ کاریگەریشی نەبێت لەسەر جسممان ئەمە کیمیاییە بەڵام وەکوتم بەداخەوە هەموو ئەو شتانە ئەگەر ناکرێت دەبڵ ئێچە پرسێ تکایە ڤیدیۆ دروست بکە لەسەر خوێنینی ماستەر دکتۆرا تەفاسڵەکەی باز بکە وەڵا بەڕێزم ئینشاڵڵا ئەوەمان لە بەرنامەیە هەیە زۆر شتمان لە بەرنامەیە هەیە بۆ نمونە بۆ ئێوەی بەڕێز بەرنامەکانی وەرد و پاوەرپۆینت ئینشاڵڵا باسەکەین لەبەرەوەی زۆربەی کۆلێژ و پەیمانگەکان ئێستا سیمینار راپۆرت بەحث ئەو شتانەیان زۆرەوێ ئاکتیڤیتی زۆریانەوێ ئەوانە هەمووی بۆ ئێوە ڕوون بکەینەوە شێوازی نووسینی سەرچاوەی زانستی چۆن نەکرێت بەرنامەکانمان ئەلبەتە زۆر گشتگیرە ئینشاڵڵا لە مەجارێکی نزیکە ئینشاڵڵا حتمما لەسەر ماستەر و دکتۆراش قساکەین شێوازی خوێندنەکانی یاساکانی وردەکاریەکانی چۆن بخوێنین لەکوێ بخوێنین چ بەشێک بخوێنین وردەکاریەکان ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورەوە بەرنامەمانە لە چۆنەڵی داهاتوێکی نزیکە ئینشاڵڵا ئیلاف شوانیاڵێ بەڕێزم وەڵام ئیلاف خان نزیکی 10 دقە لەمەوە بەر وەڵامتم داوەتەوە بەڵام دیارە تۆزە پەلە بووی تا وەڵامەکە درەنگێشت و ئەو کۆمنتە تۆزێک زووتر نووسیوە ڤارین ئەڵێ مامۆستاخوا لە قەلەقی نەجاتم بە یەکێ پێم ئەڵێ بڕۆ بۆ پەروەردەی کیمیا یەکێ ئەڵێ بڕۆ بۆ علوم کۆمپیوتەر یەکێک ئەڵێ بۆ پەروەردە بایۆلۆجی نازانم چی بکەم خۆم لە علوم کۆمپیوتەر ناوم هاتۆتەوە با من ئەوە ناندیکە سەرت لێ بشێوێنم ئەڵێم لە جێگاکەی خۆت بمێنەرەوە بە قسەی کەس مەکە علوم کۆمپیوتەر بەشێکی زۆر زۆر باشە پرۆگرامەکانی کۆمپیوتەرە خوێنیت علوم بایۆلۆجی یەکداقەتخوا پەروەردەی کیمیا علوم کۆمپیوتەر پەروەردەی بایۆلۆجی وەڵا جا پەروەردە بە هەرگونا حەدی گۆڕی مامۆستا علومیش ئەوە با بڵێن زانستی بازارێکی حڕ لەبەردەستی خۆی بالضبط هەموو شتێک لەبەردەستی بەتاکید علوم کۆمپیوتەر طبعا کا خەسرۆ بۆ خۆی عاشقی کۆمپیوتەر و ئایتیە هەرچەنە بەشە ژمێریاری تەواو کردو و ئێستا زۆر لێ بێزارە بۆیە بەجێ هێشتو وەکو فۆتۆگرافەرێک لەگەڵ سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کارەکات
بۆیە هەر کاتێ باسی کۆمپیوتەرە کرێ بینە کولێتەوە یەکسەر تەداخلی تیاکە. بەڵام بەڕێزەکەم من ئەڵێم علوم کیمیا لەدەست خۆت مەدە، عەفوەن علوم کۆمپیوتەر لەدەست خۆت مەدە، هەوڵدا مێشکی خۆتی تیا سافکە و کوردەواری گوتنی ئەسپی خۆتی تیا تاو بدە، بتوانە بەرنامەکانی شارەزا بە. ئینشاءڵڵا لە داهاتووە قسەکانی ئێمەت بۆ دەرەکەوێت کە چەندێک ئیسفادەت کردووە. من بەڵێ ئەڵێ ئیشەڵا گەیشتنەوە وەڵڵا پرسیارەکان هەتا دێ زیاد دەکەم ماشەڵڵا. ڤارین خان هیوادارین وەڵامەکەت وەرگرتووە ئینشاءڵڵا. لیۆ ئەڵێ بەڕێز سیستمی میوانداری ئەکرێ تکایە وەڵام. وەڵڵاهی براکەم سیستمی میوانداری هەتاکو تەڵەبە نەچێتە سەر جێگەی خۆی یەکلا نەبێتەوە هەموو شتێک کۆتایی نەیات نازانین ئەکرێتەوە یان ئەو کاتانە بە تایبەتی بڕیارە درێ جا ئەگەر میواندارێکە بزانن کۆڕۆنا هەیە یان هەندێک بابەت هەیە یان حاڵەتی تایبەت هەیە نازانین چکە ساڵانە بەڕاستی میوانداری تۆزێک بە تاخیری ئەکرێتەوە. دەبڵێکە لە باشترین بەش بۆ نمرەی 96.667 زانستی چییە؟ وەڵڵاهی ئەو پرسیارە گەلێ قورسە چکە لەو کۆنمرەیە پارالێلی دەرمانسازی احتیمالی وەرگرتنی هەیە، تەلارسازی، پرۆگرامسازی، شیکاری، پەرستاری، علوم بایۆلۆجی، با دڵی هەندێک نەشکێنین ئەوانەی کە پێیان ناخۆشە بە خراپە باسی مایکرۆبایۆلۆجی بکەین، سەرکردن، ئەمانە هەمووی احتیمالن بووی یعنی بەڕاستی ناتوانین دقیق بڵێن ئەو بەشە باشترینە بووی، بەڵام ئەوانە یەکێکن لە بەشە هەرە باشەکان بووی بۆ ئەو کۆنمرەیە. مامۆستا ئەندازیاری تەکنیکی میکانیک و وزە چییە؟ بەڕێزم هەر بەشی میکانیکە، بەڵام لە زانکۆی پۆلیتەکنیک وزەش خۆتان نەزانن نەوت، ئاو، هەوا، تیشکی خۆر ئەمانە هەمووی وزە. بۆ نمونە ئێمە لە سەنتەری توێژینەوە کە داوامانەگر کاتی خۆی کتابێکی بەڕێزمان هەبوو ئافرەتێک بوو مەسیحی بوو لە عەنکاوە ئەهات سیستمی سارکاری و هەواسازی واتە سبلیتی دروست کرد بە پاقەی شەمسی گەرمی و ساردی بە شێوازێک سوودی لە تیشکی خۆرە بینی بەبێ کارەبا وای کرد کە ئامێرێک دروست کات قاعەی کۆبوونەوە و کۆنفرانس و مناقەشاتی علمیمان بەبێ ئەوەی پێویستی بە سبلیت هەبێ بەو ئامێرە ئیش بکات. مەسەلەی میکانیک و وزە ئەو بابەتەیە. لیۆ ئەڵێ سەیدا تکایە باسی میوانداری بکە. وەڵڵا بەڕێزم باسمان کردووەت. کاکە ئیبۆڵێ کاک سرود بەڕای تۆ بەعام ئەوەندەی دەینی کە ساڵی 50 وەرەقە بۆ بدەی لە دەرەوەی وڵات؟ وەڵڵاهی ئەکید دەیهێنێ ینی بۆ ئێمە طبعاً بۆ معلومات لەگە لە کوردستان بۆیە بە 3 دەفتەری دەرناچی ئێستا داشکامی کراوکە بە 5 ملیۆن و نیو خۆی 12 ملیۆنە تقریبا نەکا بە نزیکەی 6 ملیۆن و شتێک ئێستا 5 ملیۆن نیوە 6 ملیۆنە شتێکی وایە ئەگەر نا 12 ملیۆن و یەک دەفتەرێک کرد. مەبەستم لەدەوەی وڵات ئێرانە. ئێران مەسرەفی کەمە بەڵام گرنگەوەی ئەو زانکۆی هەڵێبژێری لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ڕێپێدراو بێ کۆنمرەکەت لەسەری نەوەتەوە بێ ئەمانە وردەکارین ئاگال لێ بێ پێش ئەوەی بڕێ. ساڵی 50 وەرەقەش بەپێی وڵاتانی دیکە حسابکە هیچ پارەیەک نادی. ئەوە بکە بختان وەختێمەت کاخەسرۆ ئەوێ بەڕاستی زەممان لەسەر دروستێ. جارستی بزانت مامۆستا سرود لە لای ئیشەڵا گەیشتونەتە کۆتایی پرسیارەکان وا دیارە لەوە زیاتر ناڕە. ئێمەش یەک چارەکمان ماوە لە خزمەتتانە بە ئەخواشتی تازانە. ئیبۆ ئەڵێ ئاومانجاب دایەوە کاکەی بۆ هەردوو پرسیارێکی مامۆستا ئەی دەرسی قانون ڕاستە دەڵێن
دەبێت 6 هەبێ بۆ دەرچوون و وانەکانی وەرزیە وڵی بۆ 6ەکە دڵنیان بەڵێ پەنج نابێت دەبێت 6 بێ بەڵام ئەوەی وەرزیە ئەوەیان نازانم دڵنیانینەوەیە ماوەسا من لە علمی بووم بە زۆر ڕقم لە پیرکاری و فیزیا بوو ڕەحمەت خوارد لێبێ ئێخۆڵی علمیش ئەو دوو دەرسەیە بەڵام عیبی نییە ینی قانون وەکوتم بەشێکی زۆر زۆر باشە بەڵام لەبەرەوەی مەجالاتی علمیەکە زۆرترە بۆیە ڕەنگە ڕەحمەت لێبرم بڵێن بۆ ئەچیتە قانونەوە لەبەر دڵت سار نەبێتەوە مادام خۆت زیاتر حەزت بە ئەدەبیات و ئەو بابەتانەیە جێگاکەت بێعیبە ئینشاءڵڵا ئەومانجادایەوە ئیلاف شوانێڵێ ئەی شیکاری نەخۆشی لە شەقڵاوە پێواران باشترە زمانی ئینگلیزی زانکۆی سڵاحەدین وڵی هەرچیان باشن ئەوانە هەردووچیان مادە کۆلێژی زمانە ناتوانم بڵێم شیکاری باشترە ینی هەردووچیان شتی زۆر زۆر باشن ئەکەوێتە سەر خۆت حەزت زیاتر لە کامیانە ناریندۆکی سڵاوت لێبێ نارین خان بەخێر بیتەوە ماوەستا ئەم ساڵ منهەج هەمووی داخلە ئەوەی من زانیمە بەڵێ منهەج هەمووی داخلە ڕووناک شادی ئەڵێ زۆر زۆر سوپاس مامۆستا گیان ماندوو نەبیت و تەندروست باش بیت سوپاس بۆ بەڕێزیشت ڕووناک خان مەمنونی کاکە عومەر ئەڵێ مامۆستا ئەی ئەندازیاری کۆمپیوتەر و ئایتی ئایا داهاتوویان چۆنە و دەرەجەیان بەرزە ئەرەڵا بە قوربان ئەندازیاری کۆمپیوتەر ئەگە پرۆگرام سازی مەبەست بێنە نزیکەی 96 ئەوانەیە و ئایتیش لە کولی علوم لە دەوروبەری نزیکەی 89 و 90 و ئەو بابەتانەیە 91 کە شتێکی وایە ئەگەر هەڵە نەبم بە حەقەت دەرەجەیان بەرزە و بەشی زۆر زۆریش باشن من وتومە ئێستا لە دوای تۆبیەکان ئایتیە تۆبیەکانیش نەک لەبەر باشی ئاگادار بن لەبەر هەلی کارم مەبەستە ئەگەرنا زۆر بەشمان هەیە لە تۆبیەکان زۆر زۆر باشترن بەڵام بۆ بازار و بۆ ژیانی ئەمڕۆ بێگومان بەشە تۆبیەکان پلەیەکن پاش ئەوان ئایتی دێت ئەمجا کارجێڕی و یان هەندێک بەشی ئەندازیاری و ئەو بابەتانەش بە ڕێزبەندی جیاواز دەبڵ ئێشە پرسێ مامۆستا معماری یان پەرستاری یان شیکاری نەخۆشی هەرسێکیان یەک لە یەک باشترن وا ڕێزبەندێکەشت عیبینی معماری بەشێکی زۆر زۆر باشە بەڵام جارێ دیکەش ئەڵێم یانی بەداخەوە لە وڵاتی ئێمە شتەکان لەسەر ڕێچکە و سکەی خۆی نییە بۆیە معماری بە خراپ سەیرەکرێت بە حەقەت معماری بەشێکی زۆر زۆر باشە بەڵام تر بەداخەوە کوتم ئەوە حاڵی وڵاتەکەمانە سیدرا ئەڵێت مامۆستا پەیمانگای دەستگای گەشتیاری چییە و بەشێکی باشە لە کۆتایی دەبیت بەچی سەرکەوتوو بیت وەڵاهی تەڵان دەستگای گەشتیاری کارگەڕی دەستگاکانی گەشتیاریە خۆی تۆ دەستگایەکی گەشتیاری هەیە دائیرەیەکی گەشتیاری هەیە کۆمپانیایەکی گەشتیاری هەیە ئۆفیسێکی گەشتیاری هەیە چۆن ئیدارەیە چۆن بەڕێوەبردننی بۆ ئەەکەی بابەتەکە ئەوەیە و زیاتر لە بواری گەشت و گوزارە ئەو کۆمپانیانەی گەشتیار دێنن لە وڵاتانەوە بۆ کوردستان یان بە پێچەوانەوە ئەیبەن بۆ دەرەوەی وڵات ئەوە ئیشەکەیانە بەڕاستی ئەگەر هەڵە نەبم کارگەڕی دەستگاکانی گەشتیاری لە زانکۆی سڵاحەدین بەڕێوەبردن و ئابووری کۆلێژەکەیمان هەیە و ئەگەر هەڵە نەبم بە پێ ڕێنمایەکان ئەتوانێت ئەگەر لە پەیمانگەکەی لە ئەوائیلەکان بێت بگەڕێتەوە کۆلێژی تەکنیکی کارگەڕی لە زانکۆ بەڵێ ئەپرسێ باشترین چییە مەبەستی دیارە لە معماری و ئەوانەیە وەڵاهی نازانانی ئەبکەیتە مووقفێکەوە زۆر زەحمەتە بۆ ئیش و کار پەرستاری و شیکارێکە باشترینن بەڵام وەکو باشی هەمویان یەکن معماری ئەگەر ئێستا من دۆست و برادەرمان هەیە ئیشەکەن داهاتێکی زۆر زۆر باشیان هەیە بە حەقەت داهاتێکی باشیان هەیە ئەگەر دەست لە ئیش گیر بێ معماری لە هەرچیان باشترە بە ئەکیدی
بەڵام وەکو ئیشکار هەستەکەم پەرستاری یان شیکاری باشتر بێت. کاکە عومەر لە دەست خۆش زۆر مەمنونی ناوێمە لە خزمەتان لایڤەکەمان لە خزمەتی ئێوەیە. هایار ئەڵێ مامۆستا ئەگەر خۆم تۆمار کردبوو لە زانکۆیەک دەتوانم هەڵی وەشێنمەوە بڕۆم فۆرمی ڕاستەوخۆ پڕ بکەمەوە. نازانم فۆرمی ڕاستەوخۆ مەبەستت لە چییە؟ ئەگەر ناوت هاتبێتەوە ئەسڵەن تۆ ناتوانانی فۆرم پڕکەیتەوە، ئەوە ئاگادار بە. هەڵی وەشێنیشەوە ساڵی داهاتوو هەروەکو ئەم ساڵ حسابن لەگەڵاترێ. هەندێک ئەڵەن بە پارالێل و ئێواران تەنها ئاتوانی زانکۆڵین ناتوانی، هەندێک قەنەعاتیشی ئەڵەن نا ڕێنماییەکانی گۆڕانکاری بەسەرا دێ و زانکۆڵینیش بۆ یەک ساڵی دیکە توانی پڕکەیتەوە. نانیخان ئەڵێ بەردەوام بن، سوپاس دەستان خۆش بێ. بۆمپۆ ئەڵێ گەیاندن ئەتوانیت وەک ئایتی کار بکەیت؟ نا، ئەگەر ICT بێ بەڵێ ئەتوانی. ICT لە هەولێر هەیە، تێکەڵەیەکی بینی گەیاندن و ئایتیە، بەڵێ ئەو ئەتوانێت، بەڵام وەکو خودی گەیاندن وەکو ئایتی ناتوانێت. بەڵام ڕەنگە هەندێک بەرامجی کۆمپیوتەری و ئایتی و ئەوانەش بخێنێت، چونکە بەڕاستی ضرورەتە لە شەریکاتی ئەنتەرنێت و ئەوانەش هەرگەیاندنە، کەناڵەکانی تەلەڤیزیۆن هەرگەیاندنە، یعنی وەکو پەخش و ئەو بابەتانە مەبەستە، وەکو ئەجزەکانی مەبەستە. ئێمە کاتی خۆی کە خوێندومانە گەیاندن ئەو بابەتانەی هەمووی تیا بووە. باسی ساڵی 2009 تا 2001ەکەم ئەسەن ئێمە ئەلکترۆنی عاممان خوێن، پاش ئێمە بووە گەیاندن ئیتساڵات. کاک عومەر ئەڵێ ئایا مامۆستا کۆلێژی زمان ئینگلیزی بێجگە لە وەرجەر چ کارێکی دی دەکا؟ وەڵا هەر وەرجێڕی و وتنەوەی دەوراتی فێربوونی زمانی ئینگلیزی، کارکردن لە شەریکاتەکان ئەوانە لەگەڵ دەرەوە کۆنتاکتیان هەیە بۆ هێنانی کلوپەل و ئەو بابەتانە، زیاتر ئەوە ئیشەکانیتی بەڕێزم. کاکەی بۆ ئەڵێ دەبێ هەبێ ڕقی لە ئێوە بێ. سپاستانەکەم، ینی بڕوان پێ بکەن ئەوەنە دڵخۆشم کە هەن سوپاسی ئەو دڵفراوانی و بۆ خۆشەویستیەتانەکەم بۆ ئێمە. ئێمە ڕەنگە سەرەتای کەناڵەکەمان دانابێت تەوەقوعی ئەو پێشوازیە گەرمە و ئەو خۆشەویستیەمان نەکردبێ، بەڵام بە حەقەت واتان لێکردین شەرمەزارتان بین. ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەوڵ دەین زانیاری دروستتر، شتی باشتر، شتی نوێتر لە خزمەتی ئەوەی بەڕێزە پێشکەش بکەین. ناچارتان کردین زیاتر هەوڵ بدەین زانیاری پێیا بکەین، چونکە بەڕاستی شایەنی دەقیقترین و بەخودترین زانیارین بۆ ئەوەی بە هەموو لایەکمان بتوانین ئەو وەزعانە هەموارەی هەیە بە شێوازێک لە شێوازەکان تا ڕادێک ڕاستی بکەینەوە. دەبڵێ چە لە مامۆستا ناوم لە زانکۆ هاتوتەوە، هیچ ڕێگەیەک هەیە بیکەمە تەحسین معدەل؟ نەوەڵڵاهی هیچ ڕێگەیەک نییە. سیدراخانە لە مامۆستا پەیمانگەی کارجێڕی یاسا دەبێتە چی لە کۆتایی بەشێکی باشە؟ بەڕێزم ئەبیتە یاریدەدەری پارێزەر، واتە یاریدەدەری محامی. ئەو بەشە ئەوە ئەیدێتەوە کولەی قانون یان ئەچیتەوە کۆلێژی تەکنیکی کارجێڕی. بەشەکە بەشێکی باشە، بە تایبەت بۆ ئەدەبیەکان دەرەجەیەکە، قسمێکی زۆر زۆر باشە، بە حەقەت قسمێکی باشە بۆ ئەدەبی. یعنی باوەڕ ناکەم خراپی تیا هەبێت. ئەگەر لە ئەدەبیت کۆنمرەکەت کەمە، وا هەستەکەم یەکێک 65ێکم بینی، نازان بەڕێز بیان کەسیشتر، بەڵام ئەگەر ئەدەبیت بەڕاستی کارژێڕی یاسا بەشێکی زۆر زۆر باشە بۆ ئەتوانی کاروباری یاسایی کۆمپانیاکان، ئۆفیسەکان، شەریکاتی گەشتیاری کۆمەڵێک بابەت بکەی، ینی بە شێوەیەک لە شێوەکان ئیسفادەی زۆرە. کاکە ئیبۆ ئەڵێ خۆزگە هەموو کەسێک وەکو ئێوە بە دڵسۆزی کار بکات. قوربانم کاکە ئیبۆجان، زیاتر شەرمەزارمان مەکەن، ئێمە شتێکمان نەکردووە، ئەوەی هەوڵمانداوە و ئەوەی ویستومانە خزمەتێک بووە بە ئێوەی خۆشەویست. ئینشاءڵڵا خوا یار بێت لەگەڵتانین هەتا 4 ساڵەی زانکۆ و 2 ساڵەی پەیمانگە تەواوەکەن،
ئەو ساڵ بە ساڵیش لە خزمەتی قوتابیان نبین تا ئەو کاتی توانامان هەبێ و هەوڵ بدەین خزمەت بکەین ئینشاءالله. کاکە عومەر ئەڵێ کاک سرود کەی دەوامی مەرحەلەیەک دەست پێ ئەکات. بەڕێزم وەکو وتم هەفتەی داهاتوو معاملاتی نییە دەست پێ ئەکات لەوانەیە بۆ ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ بەردەوام بێت ئیتر هێواشیاش بۆ خۆی ئەکرێتە سەر سکەوت لە ماوەی 2 هەفتەی داهاتووە پشتیوان بەخوای گەورە ئەتوانن دەست بە دەوامتان بکەن. من لە کۆتاییە ئەوە هەستەکەم گەیشتمەتە کۆتایی پرسیارەکان الحەمدولیلا کە لە ماوەی 2 ساعتی ڕێکە بە 5 دقەیەک کەم توانیمان وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە. ڕەنگە زۆرمان توێ سەرمان ئێشان دەبێتن. دەستان خۆش بێ، قەلبتان ساغ بێ، پیرۆستان بێ. ئاگادارم ئێستا جا بێدەمەوە و هیوامان سەرکەوتن و بەختەوەریتانە. ئەڵێت ئایا دەتوانی لە جیاتی فەحسی خوێن بەس گروپی خوێن بنووسی؟ جاخۆی هەر ئەوەیە گروپی خوێنە. فەحسی خوێن ئایا چ گروپێکی بەس ئەوەیە، هیچی تر نییە. سیدرا ئەڵێ مامۆستا من معدلم 64 دەتوانم بچمە کارژێر یاسا بە پارە؟ سیدرا خان ئەمە ڤیدیۆیەکمانەیە ئینشاءالله سبەینێ هەوڵە بدەین لە دەروبەری ساعات 8 بەیانیە بەڵاوی بکەینەوە بە پشتیوانی خوای گەورە. ئەگەر بتوانین هەتا نیوەڕۆ ئینشاءالله هەوڵە بدەین بەڵاوی بکەینەوە نەمێنێتەوە. شێوازی ئەوەی چۆن ئەتوانیت دەرەجەکانی خۆت بزانیت، لە چ بەشێک ئەتوانی چۆن ئەڵێ وەربگیرەیت ئینشاءالله بە پێی ڕێنماییەکان و شەرحی ڤیدیۆکەمان بڕۆ ئینشاءالله ئیسفادەی لەکەیت و ئەزانی 100% وەرەگیری لە چ بەشێک چۆنە و چۆن نییە. چکە بەڕاستی ئێستا ناتوانم کۆد داخل بکەم و دقیق ئەو بکەم، بەڵام کۆدی خۆت داخل بکە لە ڕێگەی زانکۆ ڤیدیۆکەمان کە دانا متابعێت کە ئینشاءالله کێشەیەکت نابێت ئەو کاتت دڵنیابیتەوە. ئەگەر نا لە ئینستاگرامەکەمان بە ناوی ئاسۆی زانکۆ وێنەی وشەی تێپەڕ و بەکارهێنەرەکە بنێرە بۆ ئەوی بتوانین داخلی با بڵێن ئەکاونتە تایبەتەکەی خۆت بین تا بزانین ئایا دەرەجەکەت شملەکە یان نا. کاکەی بۆڵێ خوات لەگەڵ کاک سرود زۆر سوپاس، خواگەداری ئێوەش ئینشاءالله. کاوەمەڵە زۆر سوپاس. کاکە هەیارە لێ مامۆستا من خۆم تۆمار کردووە لە زانکۆیەک لە کوردستان و فۆرم کردووە لەسەر عێراق، دەتوانم بڕوانامەکەم بکێشمەوە و لە کوردستان بیبەمە عێراق؟ بەڵێ زۆر ئاساییە. ئەگەر کاتێک 100% ناوت لە عێراق هاتەوە لە زانکۆکانی عێراق و خوار و ئەوانە ئەتوانی بیت دۆسیەت سەحب بکەی مادام خۆت تۆمار کردووە، داوای کشانەوەی دۆسیەکەتەکەی ئەڵێ من نایەمام قسمەوە ئەبێ دۆسیەکەم بکشێنمەوە. ئەوانش ئەتیادی بە ڕێکارێکی تایبەت بە کتابی ڕسمی فەرمانێکی بۆ دەرەکەن، دۆسیەکەت تەسلیمەکەنەوە و تۆ بۆ ماڵی خۆت و ئەوانش خاڵ ماڵی هەموو قوتابیەکانن لە بەشەکەی خۆیان. مامۆستا بە زانکۆڵاین 65 کارژێڕی یاسا بەس من وەردەگرن من 64مە. بە زانکۆڵاین کەواتە بەڕێزت وەرناگیرەی تاکید بە پارالێل پارەکەشی دقیق نازانم ئەگەر لە یادم نەچوو بێت 1.5 ملیۆن بوو یانێ کاتە نزیکەی 825,000 دینار. کاکەیارەڵێ ئەستەغفرڵڵا برای گەورەی ئەمەی سوپاسی ناوێت تکایە شەرمەزارمان مەکەن بۆ قسانە. ئەوە واقعەکەیە. ئێمە تەنها وەڵامی پرسیارەکەمان داوەتەوە هەر سەرکەوتوو بن ئینشاءالله. بەڵام یەک گلەیی بچووک لە کۆتاییە لێتان بکەم، هەستەکەم کارەبا لە ئینستاگرامەکەمانی داوە کەسان سەردانی ناکەن، فۆڵۆمان ناکەن لەوێ، خۆمان کارەباچین بەخوا نەمانێشتۆ کارەبا لە هیچ شوێنێکیە بێت. دا بۆیە ئینشاءالله هەمووتان کەناڵەکەی ئینستاگرامیشمان فۆلۆ بکەن تا لەوێ زیاتر بتوانین خزمەتتان بکەین. ئەو یەک شتی دیکەش لەم کۆتا خولەکەی کە ماوە بەدەستمەوە هیوادارم هەمووتان هاوڕێیان و دۆستانتان کەسە نزیکەکانتان چۆن ئەڵێیت ئاگادار بکەنەوە لە کەناڵەکەمان بە تایبەتی ئەوانەی ئیمساڵ پۆلی 12 ئامادەین بۆ ئەوەی لە ئێستاوە لەو کاتە کەمانی کە هەیەە
بینەری ڤیددیۆکانمان بن، بەشەکان بناسن، چۆن ئەڵێیت بزانن بۆچی ئەخوێنن، چ بەشێک باشە، چۆن بخوێنن، ئایا کورد و عەرەبی چی لێ بکەن. ئەو وردەکاریانە هەر هەمووی ئاگاداریان بکەنەوە بۆی بینەری کەناڵەکەی ئێمە بن و ئێمەش لە خزمەتتان نابین. کاک سرود، من خوشکەکەم مەحامیە، دەتوانێت لە دکتۆرا بخوێنێ، سەرەتا ماستەرە خوێنێ و پاشتریش دکتۆرا ئەخوێنێت. ئینشاءڵڵا سەرکەوتوو بێتیایە، بەڵێ زۆر زۆر ئاساییە، ئەتوانێ بخوێنێت. لە کۆتاییە سوپاس بۆ بەشداریتان. کاکە عومەر ئەڵێ فۆلۆم کردووە. کاکە عومەرجان دەستە خۆش بێ، هەموو هاوڕێیان ئینشاءڵڵا فۆلۆمان بکەن لەوێش، لەوێشتی باشمان هەیە. ڕەنگە هەندێک کورتە ڤیددیۆ هەیە، هەرچەندە لە هەردوو لای دایانین، هەندێک جار درەنگتر لە یوتیوبا دایانین، زیاتر لە ئینستاگرامە ڕێگە پێدراوین بۆ هەندێک ڤیددیۆ و کورتە ڤیددیۆ و سیستمەکانیان تۆزە جیاوازە بۆ ئەوەی لەوێشەوە بتوانین خزمەتتان بکەین. سوپاستانەکەین، یەک دنیا ڕێز و خۆشەویستیمان هەیە لە ماوەی ئەم 2 ساعەتەیە گوێتان لە ئێمە گرت، ماندوو بوون. سوپاستانەکەین، قەلبتان ساغ بێ. ئینشاءڵڵا ئەوانەی لە دەوروبەری شیکاری و لە دەوروبەری چارەسەری سروشتی ئەو ناوە وەرگیراون قلەقلەیە سەردانمان بکەن، ئێمەش لەوێن دڵمان خۆشە بێ. ئینشاءڵڵا حەزەکەین هەمووتان بناسین. بەڕاستی ئەوانەی لە نزیکمانن کە هاتنە هەولێر سەردانمان بکەن. ئێمە لە کۆلێژی تەکنیکی تەندروستی هەولێر بەشی شیکاری نەخۆشین. خوا یار بێت ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتووشە لەوێ خەریکی دەرزوتنەوە ئەبین، لە تۆماری گشتیە جارجارە سەردانەکەین و لە خزمەتتان نابین. ئێوە خۆشەویستن، ئەو دڵەتان سەلامەت بێ کاکە ئیبۆژیان. سوپاس بۆ هەموو لایەکتان. نازانم حەز ناکەم بەجێتان دەڵم، بەڵام بەلێدانم مەدەندا بچمەوە بۆ ماڵەوە. باشە، خوا ئاگادارتان بێت. هەر سەرکەوتوو بن، خۆشەویستی ئێمەن. بخۆشە دێدەم